بەڕێزان ئەو کاتتان باش مامۆستا شەماڵ ئەوانەی کێشەی دەنجانەی هەندێکیان ئەگەر شتێک لە چاتەکە بنووسی زۆر باشە. خۆشحاڵین لە یەکێک لە چاڵەچەکانی تری ئەکادمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. یەکەم وێبینار لە ساڵی نوێ ساڵی 2022 کە لەو ساڵەدا بەڕاستی چەند وێبینارێک و چەند بەرنامەیەکمان هەیە کە ڕەنگە بە کورتی دواتر باسی دەکەین، بەڵام نامانەوێت کاتی ئەو وێبینارە گرنگە زۆر ببین، بۆیە تەنها بە کورتی پێتان دەڵێن ئەکادمیای مێگامایند پلەس هەر لە دامەزراندنیەوە تا ئێستا ئەو وێبینارە و چاڵاکیانەی کە ڕێکچی خستووە بۆتە جێگەی پێزانین و خۆشحاڵی و سودمەندی بۆ ئەوانەی تێدا بەشدار بوون جارێک یان زیاتر، بە جۆرێک کە ئێمە شانازی بە خۆمان دەکەین کە توانی بێتمان ببینە پردێک لە نێوان ئێوەی بەڕێز بەشداربووان و بەڕێز و لە نێوان پسپۆڕان و شارەزایان، هەروەها بە هەمووشمان بتوانین کەلێنێک پڕ بکەینەوە لەو کەلێدانەی کە ڕەنگە لە پرۆگرامەکانی خوێندن، لە پرۆگرامەکانی ڕاهێنان، لە کتێب و یان لەو تەور و بوارانەی کە پێویستن بۆ پێگەیاندنی هەم تاکێکی بەتوانا و لێهاتوو، هەم مامۆستایەکی سەرکەوتووتر، هەم قوتابی و فێرخوازێکی باشتریش. وەکو گوتمان تەوەرەکانی کارکردنی ئەکادمیای مێگامایند پلەس پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاریە کە هەر جارەی لەسەر تەوەرێک هەر وێبینار و چاڵاکیێک بۆ تەوەرێک تەرخان دەکەین کە پێمان وایە زۆرترین کەس لەو کاتێک کە وێبینارەکە پێشکەش دەکەین سوودی لێ وەردەگرێت. وەک دەزانن هەموو چاڵاکیەکانی مێگامایند پلەس تۆمار دەکرێت، جگە لە تۆمارکردن ئێستا بە زندی و بە ڕاستەوخۆش لە پیجەکانی فەیسبووکی ئەکادمیا و گروپەکان بەڕێوە دەچێت، ئەوش دەتوانن لای خۆتان شێری بکەن تاکو زۆرترین کەس سودمەند بن تێیدا. دواتر دەرفەت دەدەینە ئێوەی بەڕێزیش کە بەشدار بن بە پرسیار و تێبینی و سەرنجەکانتان، دوای ئەوەی قسەکەری سەرەکی قسەکانی خۆی تەواو دەکا. پرسیارەکانیش بە سێ شێوە دەبن، بە شێوەی چات بۆکس، لێرە پرسیارەکانت دەنووسی ئێمە ئاراستی دەکەیت، لە شێوەی کۆمنت ئەگەر لە فەیسبوک لەگەڵمانی نەتوانێت لەبەر هەر هۆکارێک بەردەوام بی یان لەگەڵمان لەسەر خەتبی لە زووم یان دەستت بەرز دەکەیەوە، لە کۆتایی ئێمە دەرفەتت پێ دەدەین تاکو و پرسیارەکەی خۆت ئاراستە بکەیت بەمەرجێک کە پەیوەندی هەبی بە بابەتی ئەمڕۆ. بەڕاستی بۆ ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگمان هەڵبژاردووە، ئەویش کە بەڕاستی ماوەیە کە خەریکین لەگەڵ برادران بۆ ئەوەی بابەتێکی باش و تێروتەسەر لەسەر بابەتی پێداگۆجی یان ڕێبازە پێداگۆجیە نوێیەکان، وەکو پێداگۆجی وەکو چەمک ڕەنگە تازە بێ لە هەندێک سێکتەر، بەتایبەتی ئێستا لە بواری خوێندنی باڵا ماوەیەکە چەند ساڵێکە زۆر باسی لێ دەکرێت، بەتایبەتی ئەوانەی دایانەوێت نازناوی زانستی وەگرن پێویستە بەو پرۆسەیەدا بڕۆن، بۆیە پێمان وا بوو بەرچاوڕوونیەکی باش هەبێ بۆ ئەوێ بەڕێز. بەڵام لەگەڵ ئەوەشدا پێداگۆجی وەکو ڕێباز، وەکو ڕێبازێکی نوێ بۆ بەرزکردنەوەی توانای مامۆستایان ئێستا ئاماژەی پێ دەکرێت. بۆیە بیرمان کردەوە کە چێ کەسێکی شایستەیە بۆ ئەم کارە ئەنجام بدا. ئەویش وەکو هەمیشە بیرمان بۆ کاک دکتۆر عەباس چوو، ئەویش لای خۆیەوە پێشنیازی کرد کە ئەگەر دوو کەس بن بەیەکەوە ڕەنگە باشتر بێ، ئەو بوو لەگەڵ برای بەڕێزمان کاک دکتۆر خەلیلش قسەمان کرد، سەرەتا بەرنامەوە بوو ئەویش لەگەڵمان بێ، بەڵام کاتەکە نەگونجا بووە ئەو ئینشاڵڵا لە دەرفەتی تر فرسەتی تر بۆ ئەو ڕێک دەخەین بۆ ئەوەی سودمەند بن لە تواناکان و لە شارەزایی و لێهاتووی و ئەوانی تریش. بەڵام کاک دکتۆر عەباس بە خۆشحاڵیەوە کە هەرچەندە لێرە نییە لە دەرەوەی وڵاتیشە، بەڵام لەسەر داوای ئێمە ئامادە بوو کە ئەم شەو لە خزمەت ئێوەی بەڕێزدا بێ بۆ ئەوەی بە بابەتەکەی ئەزمموی هەمومان دەوڵەمەندتر بکە
ئەو ڕەنگە بە تێبینی ئێوەش دەوڵەمەندتر دەبێ بەڕاستی. کاکتۆر عەباس بە کورتی پێشەوەی بیناسێنم هەرچەندە ناسراویشە بەڵام خۆی سیڤێکی کورتی نردوو من دڵنیام سیڤەکەی زۆر دەوڵەمەندترە لەوە چکە من بە خۆشحاڵیەوە لە نزیکەوە کارمان کردووە بەیەکەوە کە دکتۆر عەباس نازناوی زانستی پرۆفسۆری یاریدەدەرە وەکو لە شاشەش دەیبینن. دکتۆر عەباس بورهان قادر ساڵەیە دکتۆرای هەیە لە بواری فیسیۆلۆژیای گەردیلەیی، مامۆستایە لە بەشی بایۆلۆژی کۆلیژی زانستی زانکۆی سەلاحەدین هەولێر، هەروەها توێژەرێکی زۆر چالاک و بەتوانایە لە بواری بایۆلۆژیای شێرپەنجە، توێژەری بایۆلۆژیای شێرپەنجەیە لە زانکۆی کارۆلینسکا لە سوید کە ئێستا لەوێن دەرێ پۆست دکتۆرا دەخوێنێت، ئەوە لە سیڤەکەی دانیە، بۆیە ئێستا لە وڵاتی سویدەوە لەگەڵمانە بە خۆشحاڵیەوە خەریکی خوێندنی پۆست دکتۆرایە، باڵوێزی کۆمەڵی ئەوروپی بۆ توێژینەوەی شێرپەنجەی لە عێراق و لە کوردستان، هەروەها بەرپرسی تیمی توێژینەوە لە خولەکانی پێداگۆجی ئەوانەی لە وەزارەت لەسەر ئاستی وەزارەت لەلایەن سەنتەرەکانی پێداگۆجیەوە بەڕێوە دەبرێ. تا ئێستا 39 توێژینەوەی لۆکاڵی و جیهانی بڵاو کردوتەوە کە جیهانیەکانیشی زۆر بەناوبانگن، بە تایبەتی ئەوەی کە لە گۆڤاری نەیچەر ئەوانەی لە بواری زانستن دەزانن نەیچەر تۆپە، ینی وەکو یەکەم گۆڤاری زانستی لە بوارە زانستیەکان کە لە دەڵی بوارە نێودەوڵەتیەکاندا بەناوبانگە. هەروەها جگەلەوە چەندین چاڵاکی تری هەیە کە ڕەنگە خۆی نەنووسی بێ، مامۆستایە، مامۆستای خوێندنی باڵایە، سەرپەرشتیاری خوێندنی باڵایە، وانەی بتۆتەوە. جگەلەوە بەڕاستی کەسێکی چاڵاکە لە هەر شوێنێک داوای یارمەتی لێ بکەن قەت نەمبیستێ بڵێن نەئە، هەموو کاتیش خۆی بە سەربازێکی ون زانیوە، چاوەڕێی ئەوە ناکە کە هەم دەستخۆشی لێ بکرێ هەم وەکو دەیەوێت سوودەکە بگەێنێ بە هەر شێوەیەک بێ. لە بواری هەڵسەنگاندنی گۆڤارەکان زۆر دەستێکی باڵای هەیە لە پێداچوونەوە بە گۆڤارە لۆکاڵیەکان، هەروەها لە هەڵسەنگاندن لەگەڵ ئەو تیمە هاوکارەی کە لەگەڵین، هەروەها بۆتە ڕێخۆشکەر بۆ دەرچوونی چەندین گۆڤاریش، یان بە تایبەتی لە بواری ناسینەوەی گۆڤارە ساختەکان، بواری ڕاستپاردە و پێشنیازکردنی گۆڤاری ئاست بەرز بۆ ئەوانەی کە دەیانێت توێژنەوە وڵاو بکەنەوە. هەروەها بەم دوایە دەستیان داوە کارێکی تریش کە من دەزانم لەگەڵ تیمێک کاریان لەسەر وەرجێڕانی کتێبێک کرد کە زۆر پێویستە بۆ ئێستا، ئەویش کتێبی نووسینی توێژینەوەی زانستی استراتیژی و هەنگاوەکان، کە کتێبێکی زۆر باشە لەم زوانە ڕەنگە چاپ دەکرێت لە چاپخانەی زانکۆی سەلاحەدین. کاک دکتۆر عەباس و هاوکارەکانی زۆر بەجددی کاریان لەسەر کردووە، دڵنیام سوودێکی زۆری دەبێت. بۆیە کاک دکتۆر عەباس ئێستا لەگەڵمانە، عادەتەن 45 بۆ 50 خولەکێک دەدەینە قسەکەری سەرەکی بۆ ئەوەی قسەکانی خۆی بکە، دواتریش ئێوە دەتوانن پرسیارەکانتان ئاراستە بکەن. ئەوکو گوتمان تۆمار دەکرێت ئەو وێبینارە بە هەموو مداخەلە و بە پێشەچی و بە ئەنجامەکانیشی. دوای ئەوە بە ڕوخسەتی کاک دکتۆر عەباسیش سلایدەکانیش لەگەڵ ئێوە شێر دەکەین لەڕێ ئەو گروپانەی کە دامان ناوە. یەک شتی ترمان ماوە بڵێن دەست پێ دەکەین، ئەوەیە ئێمە بۆم ساڵی 2022 بەڕاستی وەکو گوتمان چەند پرۆژەیەکمان هەیە لە ئەکادیمیای مێگاماین، یەکێکیان لەوانەیە لەو هەفتەیە دەست پێ بکەین، ئەویش وەکو ڕووپێوێکە ڕاپرسیەکە، یان ناوی دەنێن چی کێشە نییە، بەڵام دوایی لینکەکەتان بۆ دەنێرین. ناومان لێناوە خۆزگەکانی سەرەمەرگ کە دواتر وردەکاریەکان لە فۆرمەکە دەبینن. حەز دەکەین ئەوەی بەزار بوو لەگەڵمان بن هەم لە بڵاوکردنەوەی ئەو دەست پێشخەری و ئەو پرۆژەیە، چونکە بۆ سوودێکی گشتیە، هیچ بۆ قازانجی مادی نییە، هەمیش بۆ ئەوەی کە خۆتان ئەگەر حاڵەتێکی واتان هەبووە پڕی بکەنەوە، ئێمە وردەکاریەکان دەهێڵینەوە. بەس گوتمان باسی بکەین کە لەو هەفتەیە دەست بۆ پرۆژەیە دەکەین، پرۆژەیەکی درێژخایەنە، ئینشاڵڵا بە هەڵمەتی هەموو لایەک دەبێت، بۆ هەمووان دەبێت، بۆ سوودی گشتی دەبێت، ئێوەش دەبنە بەشێک تێیدا هەم لە ڕێگای بڵاوکردنەوەی هەم لە ڕێگای بەشداریکردنیشی. کاک دکتۆر عەباس ئەگەر جەنابەت لەگەڵمانی ئێستا جەنابەت کۆهۆستی
دووبارە زۆر سوپاس دەکەین لە هەولێری خۆشەویستەوە. سڵاو لە جەنابێت فەرموو کاکتەر عەباس. زۆر سوپاس دکتۆر جان، دەستەکان خۆش بی، مەمنونتم بەڕاستی وەکو دەڵێ شایانی ئەو هەمووی نەبووم، بەڵام بەڕێزتی هەموو کاتێک پێم خۆش بوو لەگەڵ تویش بکەم، ئەوە پێویست ناکەوە بڵم. زۆر خۆشحاڵ بووم ئەو شۆ لەگەڵتانم، بە تایبەتی تەمەشام کرد کە ئێستا نزیکەی 220 کەس لەسەر خەتن، زۆربەیان بە خۆشحاڵیەوە پێکەوە لە پێداگۆجی پێکەوە بووینە. هەر بە کورتی باسی ئەو ڕێگایە نوێیانەی کە ئێستا لە پێداگۆجی بەکاردێت بە چ شێوازێک وەکو بڵێ وەکو هیستریەکی باز دەکەم، دواتر دەچینە ناو بابەتەکەی. لە ساڵی 2018 پاش ئەوەی کە هەندێک کێشە ڕوویدا، لە بۆ نمونە مەجموعە مامۆستایەک کە تەخەڕوجیان کردبوویان دەیانویست بچن خوێندنی ماستر و دکتۆرا تەواوکەن لە دەرێ، کێشیان لە بۆ دروست بوو دەیانگوت ئەمە ئیتر نازانین ئەو شەهادانێنگۆ ینی مەبەستیان چیە تێیدا. وەزارەت هەستا فکری کردەوە کە چ بکردرێت، چەند وەفدەچیان نات بە تایبەتی لە بۆ فنلەندا لە ساڵی 2018 عەقدە کردرا لە بینی زانکۆیەک لە شاری هەمەرلینە، زانکۆیەکە ناوی هەمکی یونیڤرسیتی. دواتر لە مانجی 11 وەکو وەزبەی یەکەم 33 مامۆستا، وەزبەی دووەم 20 مامۆستا، یعنی بە دوو شاندی جیاواز لە بۆ ماوەی مانگونی وەک لە فنلەندا بووین، دواتر لە بۆ ماوەی ساڵێک لە ژێر دەستی فنلەندیەکان خولێک دامەزرا لە کوردستان کە ئەو خولە ناوی خولی پێداگۆجیە، وەکو تەواوکەری یان بڵێن نوێکردنەوە و ئەپدێتکردنەوەی خولی ڕێگاکانی وانەوتنەوەیە. خولەکە لە سەرەتادا 4 سنتەری هەبوو، سنتەرێک لە شاری هەولێر بوو، یەک لە دهۆک، یەک لە سلێمانی، یەک لە گەرمیان. ئەوەی کە لە شاری هەولێر بوو ئەمن کە بەرپرسی سنتەرەکە بووم، بەڕێوەبەری سنتەرەکە بووم، هەموو زانکۆیەکانی شاری هەولێر لەنا ئەو سنتەرە خولی پێداگۆجی کوتراوە و بە هەموو ئەو مامۆستایانەی کە لە شاری هەولێر بوون. دواتر دوای ئەوەی کە ئەو خولە کە پێی دەگوترا پایلۆت پرۆجێکت تەواو بوو، ئیتر هەموو زانکۆی حکوومیەکان مافیان هەبوو خولی پێداگۆجی بکەنەوە لە هەر شارێکیش یەک زانکۆی ئەهلی کە ئەوان پێشتر سپۆنسەری ڕۆیشتنی مامۆستایەکانیان کردبوو لە بۆ فنلەندا. لە شاری هەولێر زانکۆی لوبنانی فەڕەنسی بوو، لە شاری دهۆک زانکۆی نەورۆز بوو، لە شاری سلێمانی زانکۆی گەشەبێدانی مرۆیی بوو. ئەو زانکۆیانە ئێستا هەرێکەوە لە بۆ خۆی بەسەربەخۆیی خولی پێداگۆجی هەیە. هەر خولەکیش ماوەی 6 مانگ دەخایانی، وەکو بەڕێزیشت باست کرد دکتۆر جان، بوونی شەهادە یان سێرتیفیکێت کە ئەتوو ماوەی 6 مانگ خولی پێداگۆجی تەواو کردیە، ئێستا مەرجە لە بۆ تەرقیەکردن. لە بۆ ئەو کەسانەی کە پێشتر یعنی لەقەبیان نەبووە، چ ماستەر بیان هەیە دکتۆراشی تەواو کردێ لەقەبی نییە، مەرجە چ لە زانکۆی حکومی بی یان لە زانکۆی ئەهلی بی، مەرجە دەبی خولی پێداگۆجی تەواو کردبی. ئەوە بە کورتەکەی. پێش ئەوەی ئەمە بچینە ناو بابەتەکەی، خاڵک هەیە لەبەرچی یعنی ئێستا ئەو بابەتە لەلایەن مێگامایندەوەیان خەڵکێکی زۆر باسی دەکە. هەرچەندە من ئاگادارم کە بەڕێزێک ئێستا لەگەڵمانە سەیرم کرد مامۆستا ئامانج، یعنی پێشنیارێکی زۆر جوانی کردێ لە بۆ وەزارەتی خوێندنی باڵا کە ئەو خولە ئەگەر بێت و بە ماوەی کەمیش بی، لە بۆ نمونە مانگەک مانگونی وەک یان کەمتریش بی 3 هەفتەش بی، ئەو خولە لە بۆ ڕاگر و جێگری سەرۆکی زانکۆ و سەرۆکی زانکۆ ئەو مامۆستایانەی کە پێشتر نازناوی زانستیان هەبووە، هەتا وەکو ئەوانە شتێ بگەن لە گرنگی پێداگۆجی. ئەگەر بێ بە خێرایی پێشەوەی باسی پێداگۆجی بکەم، هەر زانکۆیەک لە هەر شوێنێک لە دنیا بڕۆی تاکە عینوانی سەرەکی ئەو زانکۆیە بریتێ لە بوونی کتێبخانە. لە هەموو زانکۆیەکی دنیا دوو بەش تێیدا گرنگە. بەشی یەکەمینیان ئەوەیە کە پێی دەگوترێت تیچینگ، وەکو ئەو زانکۆیانەی لای خۆشمان هەیە،
گرنگترین بەش کە لە ناو تیچینگ کە هەردەم هەم قوتابی خوێنکار هەمیش مامۆستا پێویستی پێی دەبی بریتە لە کتێبخانە. کتێبخانە ئەساسیە، بەڵام زۆر بەداخەوە ئەوە وەکو یعنی بوونی چاڵنجێک لە کوردستان لە زانکۆی حکومی بیان ئەهلی بی کتێبخانە مۆدیلی نمایە بوویتە مەلزەمەخانە. ئێستا زانکۆ گۆڕایە، ناوەکەی ئەمە دەتوانم بڵێم بوویتە مەلزەمەخانە، هەروەکو تەکمیلەی ئیعدادەی لێ هاتیە. ئەگەر ئەو رەخنەی نەگرین ڕۆژێک دادێ خەڵکە گلەی لەمە دەکەن. پێویستە لە وەزارەتەوە هەموو زانکۆیەکانش ئەوە بەجددی وەربگرن کە مەلزەمەخانەکانمان بەڕاستی لە ئاستەکی خراپدانە. مەلزەمە پێویستە نەمینێ. دووەمین بەشی زانکۆ بریتیە لە ریسێرچ. دووبارە هەموو دنیا ئەمە دەزانین یعنی چه هەوڵێک دەدەن لە بۆ ئەوەی کە ریسێرچ بە پێش بکەوی لە ڕێگەی پەبلیکیشن و پەبلیکیشنانەش مجتەماع ئیستفادەی لێ بکە. بەڵام بەداخەوە دووبارە دەرێم لۆکەڵ جۆرناڵەکان لە کوردستان ئەو قیمەتیان لە بۆ نەهێشتیتەوە. نزیکەی بە ژمارە دەزانم چەند کەس لە کوردستان پرۆفیسۆرە، نزیکەی زیاتر لە 1000 پرۆفیسۆری یاریدەدەرە. وڵاتێک بەو ژمارەکەمەی کە 6 ملیۆن کەسە ئەو هەموو پرۆفیسۆر و پرۆفیسۆری یاریدەدەرەی هەبی کەچی ئێستا یەک مشکلیان حەل نەکردیان. کەواتە ئەوە کێشەیە، ئەو کێشەیە پێویستی بەوەیە دراسە بکردرێ. ئەو بابەتانە ماوەی 1 ساڵ مناقەشە کردرا، لە دەرەنجام ئەوەی لێکەوتەوە کە ئەمە خولی پێداگۆجی دابنێن بە چ شێوازێک بتوانین ئەو بابەتانە حەل بکردرێت. پێداگۆجی وشەکە لە دوو وشەی یۆنانی پێکاتیە بە ناوی پەیدۆس کە بە معنای چاڵ دێت، لەگەر ئەگۆگۆس بە مانای لیدەر دێت. ئەو وشەکە لە سەرەتادا لەوێ ڕاهاتیە بەخۆی بە مانای art science of teaching، یعنی ئەو شێوازی یان زانستی دەروانەوتنەوەیە. بەڵام ساڵانە ئەو پێداگۆجیە ئەپدێتی نوێی دێ لە بۆ ئەوەی بگونجێ لەگەڵ ئەو ئەپدێتانەی کە لە علم هەیە، بەتایبەتی ئێستا تەکنەلۆجیا کە ئێستا من دێم بە تەفسیلی باسی دەکەم. مامۆستایان بەڕێزان، پێداگۆجی لە هەموو دنیاە بابەتێکی زۆر گرینگە، بەتایبەتی لە ئەوروپا کە شتێکەیە پێدەگوترێت کوالیفیکیشن فرێمورک، کە ئەوانە دوو جۆر کوالیفیکیشن فرێمورکیان هەیە. یەکەچیان پێی دەگوترێت EQF، یەکەچیان پێی دەگوترێت NQF. EQF یعنی European Qualification Framework، هەمویان موحدن و هەشمانە ناشنڵ، لە ناو هەر وڵاتێکی ئەوروپیش ناشنڵ هەیە. بەشکلێکی گشتی ئەوانەی کە کوالیفیکیشن فرێمورکیان هەیە، یعنی ئیتاڕێکیان هەیە لە بۆ خوێندن، ئەوانە 7 لیڤڵ دانرایە، زایدەن لیڤڵەکیش کە دکتۆرا دەگرترەوە دەبتە 8 لیڤڵ، بەڵام لیڤڵی دکتۆرا ئەوەندە خوێندنی تێدا نییە. 8 لیڤڵ بە کۆی گشتی 8 لیڤڵ هەیە، هەر لیڤڵک چەند بابەتێک تێیدا گرنگی پێدەدرێت. لە بۆ نمونە ئێستا ئەوەی کە ئەنگۆ دەیبێنن ئەوە چۆنێتی ڕێخستنی لیڤڵەکانە لە وڵاتی ئێرلەندا. لە بۆ نمونە ئەوە چۆنێتی ڕێخستنی لیڤڵەکانە لە وڵاتی فنلەندا. بنمونە ئەوان وەربگرین، ئەوان دەڵێن ئەگەر بێت و هەر وڵاتێک بگەڕێ بە دوای ئەوەی کە تیچینگێکی سەرکەوتوو لە ناو زانکۆیەکانی داهابی، ئەتو ناتوانێت زانکۆ جودا بکەوە لە خوارتر. واتە دەبیت ئەتو لە فنلەندا لە پریسکول ڕا، یعنی پێش ئەوی بستە قوتابخانە کە 6 ساڵیە، حیسابی لۆ دەکردرێت دواتر سکول، دوای ئینتەرمیدیێت، دوای هەر ئیجوکیشن کە دێ زانکۆ، هەر هەمووی ئەوانە فرێمۆرکیان لە بۆدانە، یعنی کەواتە هەمووی یەک پەکێجە. ئەوە گرنگترین خاڵە کە لە کوردستان ئەمە گەورەترین مشکلەمان ئەوەیە زانکۆ لەلایەکە و ئەوەی پێش زانکۆش لەلایەکە. چ دەکردرێ ئەو کوالیفیکیشن فرێمۆرکانە احتیمام بە چ دەدەن؟ احتیمام بە 3 شت دەدەن کە ئەوانش بریتینە لە نۆلێج، سکیل، کۆمپیتنسی، کە ئەمەن ئەوانەی کە لێرە بەشدار بوون لە خولەکانی پێداگۆجی دەزانن هەردەم لە خولەکانی پێداگۆجی هەموو محازەڕێک، هەموو بابەتێک ئەمە ئەوانە دووبارە دەکەینەوە.
پێویستە ئەو مامۆستایە بە شەریکی لەگەڵ قوتابیەکانی لە شێوازی وانەوتنەوەی نۆلێجێک زیاد بکات. بەڵام ئێستا دێن بە چ شێوازێک ئەو نۆلێجە زیاد دەکردێت. لە وڵاتی ما بەڵێ بوونی نۆلێج هەیە، مامۆستایان نۆلێجێک لە بۆ تەڵەبەکان زیاد دەکەن، ئەگەر موقەت بی ئەگەر دوور و درێژ بی، بەڵام پێویست ئەو نۆلێجە بگۆڕدرێت لە بۆ سکیل. بە چ شێوازێک ئەو نۆلێجە دەگۆڕدرێت لە بۆ سکیل؟ بەو شێوازێک عەمەلی تێدابی. لێرە ئەمە مشکلەمان هەیە. پاشان ئەو سکیلە بە چ شێوازێک دەگۆڕێن لە بۆ کۆمپیتێنسی؟ ئەوەی ئەو کەسێک کە بەشدارە وەکو قوتابی وەکو خوێنکار تەڵەبە پێویستە ئەو بە عەمەلی زایدەن بیشیڵێتەوە، یعنی بەشدار ببی لەگەڵ مامۆستایەکەی لە دەرزوتنەوە. کەواتە ئەگەر بین ئەمە تەمەشای کوالیفیکیشن فرێموەرکی ئەوروپا بکەین کە لە 8 لیڤڵ پێکاتێ، گوتمان 7 زایدەن دکتۆرە، لە هەر لیڤڵێک ئەوە پریسکوڵە دەبی نۆلێج چبی، سکیل چبی، کۆمپیتێنسی چبی. وەرە هەتا لیڤڵی 8ەم هەمووی دیاریکرایە. دواتر من ئەوەتان لەگەڵ شێر دەکەم، حتا ئەگەر بێت و ئەو بابەتەی کە ئەوەشی لێوەرگیرایە ئەویشتان لەگەڵ شێر دەکەم. کەواتە ئەمە هەر ساڵێکی خوێندن یان هەر مەرحەلەک لە مەرحەلەکانی خوێندن پێویستە نۆلێج، سکیل، کۆمپیتێنسی جیا بکردرێتە. ئایا قوتابێت چ زانیاریەک وەردەگری؟ چ سکیلێک فێر دەبی؟ دواتر کۆمپیتێنسیەکانی چ دەبی؟ ئەبڵیتیەکانی چ دەبی؟ ئەو بابەتە کە دانرایە زایدەن ئێستا بابەتێکی دیکە کە ئەوش بریتێ لەو تواناییانەی لەو سکیڵانەی کە لە 21 زیاد بووە، بە تایبەتی ئەوانەی کە پێیان دەگوترێت ئینتەرنێت کۆمیونیکیشن تەکنۆلۆژی کە ICT پێ دەڵێن. ئەمە ئێستا دێن بە تەفسیلی باسی دەکەین. گرنگترین توێژینەوە لەو بوارەی کەوا ئەو سێ بابەتەی لێکتری جدا کردیتەوە، نۆلێج، سکیل، کۆمپیتێنسی، ئەوش بریتە لە توێژینەوە یان بنەماکانی بلومس تاکسۆنۆمی. بلومس تاکسۆنۆمی دەڵێتن دەبێت خوێندن 6 مەرحەلەی تێدا هەبیت، 6 قۆناغی تێدا هەبیت. ریمێمبەرینگ خراپترین زۆری خوێندنە و کریێشن باشترین زۆری خوێندنە. یعنی پێویستە کاتە کە خوێندن لە زانکۆ دەبیت لە ریمێمبەرینگ، ئەندەرستاندینگ، ئەپلاینگ، ئەنەلایزینگ، ئیڤالوێشن، کریێشن. هەرچەندە ئێستا بلومس تاکسۆنۆمی گۆڕانکاریشی بەسەردا هاتیە، بەڵام ئەمە بابەتەکەمان لێرە ئەوەیە کە بزانین ئایا چ ئیستفادە لەوە دەکردرێت، ئایا ئەو بنەمایانەی کە کوالیفیکیشنیان لەسەری دانا چی ئیستفادەیان لە بلومس تاکسۆنۆمی کرد. لێرە دەڵێتن هەر زانکۆیەکی کە ئەتوو دەتەوێت بزانێ ئایا تێیدا ئاستی خوێندن لە چه ئاستەکدایە، دەبی سەیری لە بۆ نمونە سەیری پەڕی ئیمتحانات بکە. ئەگەر لە بۆ نمونە لە ئیمتحانات لە ڕۆژی ئیمتحانات کە دیتت مامۆستایەک ئەو شانە بەکاردێنی، ئایدێنتیفای، هایلایت، ئەرێنج، دیفاین، ئەوە بزانە ئەو مامۆستایە ئەو بابەتە لە ئاستی ڕێمەمبەرینگە، یعنی لە خراپترین ئاستایە. ئەگەر هاتوو مەسەلەن ئێکسپلین، ئیلوسترێت، پارافرێز ئەوانەی تێدا بوو، ئەوە چیتە مستەوایەکی دیکە. ئەگەر بینیت ئەسێس، ڕیڤیو، جەستیفای، ریپۆرت ئۆن ئەو، یعنی مامۆستایەکە چیتە مستەوایەکی زۆر بەرزتر. خۆ ئەمە دەبینین، دەزانین، هەر بڕۆ ئەسیلەکانی ئیمتحانات بهینە دەزانی ئەمە لە چ ئاستەکداینە. بابەتی پێداگۆجی کە لە کوردستان وەزارەتی خوێندنی باڵا هەستا 2 وەفتی نارد لەسەر ئەساسی ئەوە دانرەکە لە زانکۆکانی کوردستان پێویستە لە ناو پاش بۆلۆنیا پرۆسس تەطبیق بکردرێن. لە بۆ ئامادەکردنی مامۆستایان، لە بۆ تەطبیقکردنی بۆلۆنیا پرۆسس پێداگۆجی کۆرس دانرا یان ئەپدێت کردرایەوە. بۆلۆنیا پرۆسس وەکو پێشتر لەوانەیە هەمومان جێمان لێبووبی، یعنی ئەوەندە کۆرساتی بۆلۆنیا کردرایتەوە. بۆلۆنا شارەکە لە ئیتاڵیا یەکەم جار لە ساڵی 99 کۆبوونەوە لەوێ کردرا و ئەو دیکلەرێشنە و معاهدە لە بۆلۆنیا لە شاری بۆلۆنیا لە ئیتاڵیا تەوقیع کردرا. پاشان بەرەبەرە ئەو دیکلەرێشنە وڵاتی زۆرتری هاتە ناوێ. ئێستا کە هەموو وڵاتە ئەوروپیەکان تەنها ئیسرائیل نەبی، هەر هەمویان بەشدارن. ئەو بۆلۆنیا پرۆسێسە هەدەفیان ئەوە بوو یەک یوروپیان هایر ئێجوکیشن ئێریا پێکبینن، یعنی یەک منطقەی پێکبینن کە خوێندن تێیدا مشتەرەک بی، هەر هەمویان یەک جۆرە خوێندنیان هەبی، قوتابیەکان کێشیان نەبی لە هەر مەرحەلەی بیانەوە بڕۆن هەر شوێنێک. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە
بۆلۆنیە دیکلێرێشن کە لە ساڵی 99 تەوقیع کردرا و بناوی ئەو زانکۆیش ناوی لێندرا لەسەر 6 بابەت یەکەم جار دامەزرا ئەو 6 بابەتە گرنگترینیان بریتی بوو لە سیستەمی کردت میم نییە سیستەمەکە دەرەجەیە وەکو ئەوەی کە لە ئێستا هەمانەیان ئەوەی کردتە گرنگەکە لەوەیدا کردت کاتە کە حیساباتی لە بۆ دەکردرێت پێویستە ڕەنج و ماندووبوونی قوتابیەکەشیان خوێندکارەکەش حیساباتی لە بۆ بکردرێت بۆ خاڵی دیکەی تێدایە مەسەلەن ئەو قوتابیە لە هەر مەرحەلەی بێوێ دەتوانێت لە هەر وڵاتێک لە بۆ وڵاتشکە بڕوە خاڵەکی گرنگ کە ئەوانە لە ساڵی 99 بڕیاریان لەسەردا ئەویش ئەوە بوو کە پێویستە ئێمە هەموو 2 ساڵ جارێک ئەو سیستەمە ئەپدێت بکەین و بەداخەوە یعنی ئەوەی ئەو خاڵێکی زۆر گرنگە کە لە کوردستان بە حیاتی نایبینی ئەپدێتکردنەوەی سیستەم لێ هەر 2 ساڵ جارێک ئەتو دەبینی کە ئەوانە ئەپدێتی نوێیان هەیە لە ساڵی 2001 پاش 2 ساڵ هەستان 3 خاڵی دیکەیان لە بۆی زیاد کرد کە ئەمن دایمەن باسی خاڵی هەفتەم دەکەم LLL Lifelong Learning بڕیارێکیاندا گوتیان تەواو ئیتر خوێندن تەنها لە بۆ ناو کلاس نییە با خەڵکێک هەیە لە بۆی نەڕەخسایە بخوێنی بەڵام ئێستا ئەمە دەتوانین شتی لە بۆ دابنی ئەو شتانە یارمەتی دەربی لە بۆ ئەو بتوانی بخوێنیان لە هەر حالەتێک لە هەر وەختێک ویستی دەتوانی بێتەوە زانکۆ یان هەر مەرحەلەکی خوێندنبی تەواوی بکە چیان کرد گوتیان ئەساسی بۆلۆنیا پرۆسس دەبیتن student center learning بی ئەمە لە پێداگۆجی 6 بابەت هەیە دەیخوێنین بابەتی یەکەم student center learningە کەواتە دەبینی ئێستا هەمووی لە ئەساسی ئەو دیکلێرێشنەوە دەهات دواتر گوتیان قەینا ئەدی باش ئەمە student center learning دەخوێنین ئەدی جاروا هەیە قوتابیمان هەیە لە ناو کلاس نیە گوتیان قەینا ئەمە ICT لە بۆ دادنێن دین ئینتەرنێت کۆمیونیکیشن تەکنەلۆژی لە بۆ دادنێن لە بۆ ئەو قوتابی هەر کاتێک بێوێ بتوانێت لەگەڵ دەرسەکەی بەردەوام بیتن خاڵی سێم گوتیان هەموو ئەو بابەتانەی کە ئەمە دەیخوێنی ئەو بابەتانەی کە ئەمە اعتیمادی دەکەینە سەری لە ئەپدێتکردنەوەی سیستەمەکەی پێویستە اعتیماد بکاتە سەر ریسێرچ ئەوانەش هەر سێکیان ئەوانە سێ لەو 6 بابەتەینە کە ئەمە لە پێداگۆجی دەیدنە بەشداربووانی پێداگۆجی وەکو گوتم گرنگترین خاڵ بریتە لە بوونی کردت یان یوروپیان کردت ترانسفێر سیستەم ECTS پێ دەڵێن ئەمن باسی ئەوەی ناکەم کە بە چ شێوازەکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لێرە 2 جۆر دەرەجە لە بۆ قوتابی دادەندرێ جۆرێکیان ئەوەیە کە کلاسە قوتابیەکان خوێندکارەکە لە کلاسە جۆرەکی دیکەیان ئەوەیە چەند کۆششی کردیە چەند خۆی ماندی کردیە ئەوە خاڵە گرنگەکە بوو کە پێی دەگوترێت وەرکلۆد ئیتر لێرەوە مامۆستا وەکو جاران بە کاتە کە پێداگۆجی دەخینی پێی ناگوترێت تیچەر بەڵکو پێی دەگوترێت فاسیلیتەیتەر یعنی ئاسانکار دەبی ئەو ئاسانکاری بکە لە بۆ قوتابیان خوێندکارەکەی حتاوەکو بەخۆی ئەو نۆڵێجەی کە پێویستە وەری بگری ئەوە لێرە فکرەکە سەری هەڵدا کە پێویستە قوتابی لە ناوەڕاست بین نەک مامۆستا کە ئێستا ئەمە دێین بە تەفسیلی باسییان دەکەین کەواتە لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەویش ئەوەیە learning outcome ئەو قوتابیە فێرە چ دەبیت مامۆستایان هەمووتان بەشدار بوون ئەوانەی کە لێرە هەن هەمووتان دەزانن یعنی زۆر بەداخەوە تەڵەبە کە تەخەڕوج دەکات لە زانکۆکانی مە هیچ فێر نابین هیچ چونکە لێرە learning timeمان هەیە ئەمە learning outcomeمان نییە وەقتمان هەیە تەڵەبەکەی فێر دەکەن بەڵام نازانین چ نەتیجەچی هەیە هە لەبەر ئەوەشە زۆر جار ئەمە لە پێداگۆجی ئەوانەی کە بەشداری دەکات دەڵێن زۆر ضروریە پاش ئەوەی کە هەر محازەرە چیە ژۆرێ بە تەڵەبەکەی بڵێ ئەمن دەمەوێت ئەوڕۆ فێرە ئەوە ببن لە کۆتاییەکەش دەبی هەڵیان بسەنجێنی ئایا فێربوونە یان فێر نەبوونە ئەو هەموو پرۆژێکتە کە بریتی بوو لە نوێکردنەوەی پێداگۆجی لە ڕێگەی کۆرسەکەوە کە کۆرسەکە بەناوی Professional Growth and Development Project لەلایەن زانکۆی هەمەلینە کە ئەوەی ئەنگۆ دەبینەوە زانکۆی هەمەلینایە لەوێەوە سەری هەڵدا کۆرسەکە 6 بابەت لە خۆی دەگری کە ئێستا ئەمن دێم بە تەفسیلی ئەو 6 بابەتە باز دەکەم کە ئەویش ریفۆرم بوو لەو 6 بابەتە یەکەمینیان بریتێ لە ICT مامۆستایان ICT
گرنگترین مۆدیولە کە ئەمە پێی دەڵێن مۆدیول گرنگترین بابەتە کە لە پێداگۆجی ئەمە فۆکەسی دەکەینە سەری هەر لەبەر ئەوەشە ئەمە ICT لە بەشی پێشەوەی مۆدیولەکان دامانایە یان یەکەم مۆدیول هەر کاتێک بەشدار بۆ دێت لە پێداگۆجی یەکسەر یەک مانجێڕێک ئەمە لەگە ئەو مۆدیولەی خەریک دەبی فێری ئەوەی دەکەین کە بە چه شێوازێک ئەو بتوانانی ئەو تەکنیکانە یان ئەو تەکنەلۆجیانەی کە لە دنیا هەیە لە بۆ تیچینگ ئیستفادەی لێ بکە لە بۆ نمونە ئەمە چەندین شێواز یان چەندین پلاتفۆرممان هەیە کە ئێستا من دێمە یەک بە کورتی باسییان دەکەم ئەو پلاتفۆرمانە ئەمە لە تیچینگ دەتوانین سوودی لێ ببینین یەکەمینیان لە بۆ نمونە ئۆنلاین لێرنینگ ئینڤایرۆمنت یان پلاتفۆرممان هەیە مودل کە ئێستا زۆر بمان بەکاری دەینین غەیری مودل یان پلاتفۆرمی دیکە زۆرە بەڵام ئەوەی کە زۆر بە مودل کە گوگل سەپۆرتی دەکات باشە و زوومان هەیە ئەو پێدەگوترە ئۆنلاین کلاسڕوم پادلێتمان هەیە کە ئەمە بەکاری دەینین لە پێداگۆجی زۆر شتێکی بە ئیستفادەیە کە بریتێ لە ئۆنلاین وایت بۆرد مامۆستا دەتوانی بەکاری بینی هەر حالەتەکی لە بۆ نمونە تو بابەتێک دەتەوێت مناقەشەی بکەیت ئەو وایت بۆردەی دەکەوێت بە ئۆنلاین دەتوانی تەڵەبەکان پێی بڵێ لە ماڵێ سعات ئۆندا لە بۆ ئۆندا مناقەشەی بکەن و هەر هەمووشان هی یەکتری دەبینن غیری ئەو پلاتفۆرمانە گرنگترین پلاتفۆرم کە لە لایمە تۆتەڵی یعنی ئیهمال کردرایە کە ئەویش بریتێ لە وەردپرێس نازانی یعنی ئەمە هەر وە دەزانین زانکۆ بریتێ لە مەلزەمە خەڵسەنگاندنی قوتابیان بریتێ لە ئیمتیحان وانە ئۆنلاین ستودنت ریفلێکشن پلاتفۆرم کە وەردپرێس بەنمونە شتێکی زۆر گرینگە مامۆستایان ئەوانەی کە بەشدارن هیوادارن بەکاری بینن هەموو تەڵەبەک چونکە فریە هەموو قوتابێک دەتوانی بیکاتەوە کە کردیەوە ئەکاونتەکەی دەتوانی ئیمێلێک هی مامۆستایەکەی لە بۆی بنێری شێر دەبی هەرچی شتێک کە دەنووسی ڕفلێکشنی قوتابیەکەی کە ئەوەی فێر بۆ ئەوڕۆ داوای لێ بکردرێ مامۆستا دەتوانی بڵێ لە بۆ نمونە 20 دەرەجەی لەسەرە ڕفلێکشنەکانی خۆی چ فێر بۆ لەو بابەتی ئەو ڕۆخیندیتی لە ناو محازڕێ ئەو قوتابێ بەخۆی هەوڵدەدا شتی زیاترش فێر ببیلەوەی مامۆستایەکە ببینی پلاتفۆرمی دیکەمان هەیە کە ئەوش پێی دەگوترێت ئۆپن باچ ئێستا ئەوە لە هەموو دنیای احتیمامی زۆری پێدەدرێت ئەوە ئۆنلاین سکیل پرۆمۆشنە باسمان کرد مەرحەلەی دووەم دەبێتە سکیل دواتر دەتوانن ئەنگۆ لەسەر بخینەوە چکە نامەوێت زیاتر لەسەری بڕۆم ئۆپن باچ فاکتری هەیە کە ئەوە ئێستا فنلەندا هەموو احتیمامی لەسەروەیە لە ئیبتیداییەوە هەر تەڵەبەک سکیلی لە چه هەبوو لە بۆ نمونە تەڵەبەکمان هەیە سکیلی لە ماثەیە لە مامۆستای مات دەستە ژۆرێ پرسیارێک دەکا تەڵەبەکە دەزانی یەکسەر بازێکی لە بۆ دەنێری ئۆپن باجە یعنی ئۆنلاین باجە لە بۆی دەنێری ساڵانە لە بۆی دەنێری لە کۆتاییەکەی زانکۆیەکان دێن تەمەشای ئەو بازانە دەکەن چێ زۆرترین بازی هەبوو لە مات ئەوە قسمەکەی دەیبا لە هەر کەسە و لە بواری خۆی تەڵەبەکان سکیلەکانیان بەدیار دەکەوی پرێزیمان هەیە ئۆنلاین پرزنتیشن ئەو کویزلێتمان هەیە ئەوە کویزی ئۆنلاینە ئەمە بەکاری دەینین هەموو مامۆستایەک دەتوانی بەکاری بینی کە ئەوە هەر هەمووی ICT لە پێداگۆجی ئەو بابەتانە گرنگیەکی زۆری پێدەدرێت دووەمینیان کە ئەمە دەتوانین بڵێن مهمترین بەشی پێداگۆجی بریتێ لە student center learning یعنی student center learning یعنی مامۆستا نابتە هەموو شتێک لە ناو کلاسەکە بەڵکو قوتابی خوێنکار ڕۆڵی دەبی مامۆستا تەنها ئاسانکارەکە لە بۆ ئەوەی کە ئەو قوتابیە بە چ شێوازەک بێت و بابەتەکە وەربگری پێشتر شێوازی خوێندن پێی دەگوترات تیچەر سێنتەر وەکو ئەوەنگۆ لێرە دەیبنن معلومات و ئەکسپیرینس هەمووی لە لای مامۆستایەک بوو لە لای یەک کەس بوو ئەو مامۆستایە هەڵدەستا معلوماتەکەی بە کلاسەکە دەدا بەڵام نەخێر لە پێداگۆجی دەڵێت نابیت ئەوهابی دەبی student center learning بی یعنی دەبیت تەڵەبەکان و مامۆستایەکان هەر هەموو پێکەوە لە بابەتەکەی بەشداری بکەن ئەگەر تەمەشای ئەوەی خوارێ بکەیت دەبینی لێرە تەنها 80% ئەو وەقتەی کە هەیە لە حالەتی یەکەم لە ناو محازەڕەیە 20% تەڵەبەکە ئیستفادەی لێ دەکات بەڵام ئەوەکەی دیکە بەعکسەوەیە تەڵەبە 20% ناو کلاسە
80 لە سەتای ئەو معلوماتەی کە وەری دەگری لە دەرێ کلاس وەری دەگری لەبەر ئەوەی مامۆستاکە گایدی کردیە نەوەکو فێری کردبی تەنها ڕێگەی پێپشاندایە کە بەخۆی بچی زانیارەکەی وەربگری نەوەکو هەرچی زانیاری هەیە بەتەنێ بەخۆی بیداتێ ئەوە پێی دەگوترێت ستودنت سنتەر. سێمین مۆدیول کە گرنگیەکی زۆری پێدەدرێت ئەویش بریتیە لە ئینۆڤێتیڤ پێداگۆجیکەڵ ئەپرۆچ یان میتۆس کە لێرە لەو مۆدیوڵی یان لەو بابەتەی مامۆستا لەسەر ئەوە لێ ڕادەهێنرێت بە چ شێوازێک ئەتوو بێ ئەسێسمنت لە بۆ تەڵەبەکانت بکەیت. مامۆستایان تکایە وەڵڵاهی گەورەترین غەڵەت ئەتوو تەنهاوە بزانی تەڵەبە ئیمتیحان تاکە سەرچاوەیە لە بۆ هەڵسەنگاندنی تەڵەبەکان. باشە؟ نەخێر غەڵەتە. ئەسێسمنت توول چەندین زۆر توولمان هەیە. پێش ئەوەی ئەمە ئەسێسمنت توول بکەین دەبیت لێرنینگ ئینڤایرۆمنتێکی باش دروست بکەین کە ئەوە ڕۆڵی زانکۆیەکان لێرە دەبی ببیندرێت. بە نمونە ئەو زانکۆیە کە ئەمە لێی بووین هامکی یونیڤرسیتی ئەگەر سەیری بکەی بزانێت یعنی ئیهتیمامەک دەدەن بە ناو کلاس و بە شوێنی ئیسراحەتی تەڵەبان و شوێنی ئیسراحەتی مامۆستایان ئەوە لێرنینگ ئینڤایرۆمنتە. دواتر ئەتوو دەبی بێ سەر ئەوەی بە چ شێوازێک طریقەی دەرس دەڵێەوە و بە چ شێوازێک ئەتوو ئەسێسیان دەکەی. لەبیرتان نەچی ئەسێسمنت شتێکی زۆر زەروریە. زۆر غەڵەتە وەکو تازەش گوتم پێویستە هەر مامۆستایەک لێرنینگ ئاوتکەمی لە بیدایەتی محازەڕی بڵێ لە کۆتاییەکەی ئەسێسی بکە دەبی وەسیلەی هەبی. ئەوەش چەندین زۆر لە شێوازی وانە گوتنەوە. ئەمە دەتوانم لێرە بڵێم یەک لەو شتانەی کە زۆر گرنگە فلیپت کلاسڕوم کە بە دەستخۆشیەوە یعنی ئەو جێ شانازیشە دکتۆر هیمداد دیارە پێش چەند ماوە چکەم دە ڕۆژێک شتێکی ئەوها کتابەکی لەسەر ئەوە ئەوەی کردیە تەرجمەی کردیە لە بۆ کوردی. هەر یەکێک لەو شێوازانەی کە تیچینگیشی پێدەکردرێت کە دواتر لێرە هەیە چکە من ناتوانم بەڕاستی هەمویان باز بکەم. هەر یەکێک لەو شێوازانە چەندین زۆر لە ئەسێسمنتمان هەیە. هەر ئەسێسمنتە گرنگی قوتابیەکەی پیشان دەدا. لە بۆ نمونە زۆربەی مامۆستایەکان لە پێداگۆژی ئەمنش حتا وەکو ئەوان زۆر جاران ئاعتیماد دەکەینە سەر فێسبوک لە بۆ نمونە یان یوتیوب. بە قوتابیەکان دەڵێن ئەو بابەتەی کە ئەمە هەمانە پێویستە ئەکاونتێکی بکەنەوە لە فێسبوک کە دەیکەنەوە بە ناوی بابەتەکەیت و هەر ڕۆژێک چ فێربوونە قوتابیەکان دەتوانن بە گروپ یان دانەیان هەرێکیان بچن ئەو بابەتە بکەنەوە کوردی و بڵاوی بکەنەوە. لەو حالەتەی خەڵکی ئاسایی دەیبینی دوو شت دەکەی. یەکەمینیان ئەو بابەتە دەگەیەنی بە مجتەمەعەکە ئەوە هەدەفی ڕئیسی زانکۆیە. دومینیان ئەو قوتابیە هەتا وەکو بەخۆی تێنەگا ناتوانانی ئەو شتە بکاتە پۆستەک و بگەیەنی کە ئەمە چەندین زۆر ئەسێسمنت توولمان هەیە کە بەڕاستی پێویستە هەموو زانکۆیەک دەورەی تایبەتی بکاتەوە بەوەی کەوە تیچنگ میثۆد ئەن ئاکتیڤیتیەکان چییە و هەروەها ئەسێسمنت توولەکانی چییە. وازحە؟ یەک لەوانەیە کە دواترش ئەمن هەندێک باسی دەکەم کە ئەمە زۆر ئیحتیمامی پێدەدەین و ئەوەندە ئەمەش خوێندیتمەوە یەک لە بابەتە هەر ئەساسەکانە کە ئەوش پێی دەگوترێت ئۆثێنتیک لێرنینگ. یعنی چی؟ یعنی فێربوون لە ژیانی ڕۆژانەی خۆمان. مامۆستایان خۆمە هەمومان دەزانین محازەرەکانی کە ئەمە دەیڵێنەوە لە بۆ نمونە من لە قسمی بایۆلۆجینە. قسمی بایۆلۆجی بابەتی وامان هەیە بە ساڵ لەسەر ئەو حیواناتانەی کە لە ناو بەحر دەژین. ئەمە ڕووبارمان نییە بەحر لە چێندر ئەو بابەتە بخیندرێ نەخیندرێت چی ئیسفادەی لێ دەکردرێت. کەواتە ئۆثێنتیک لێرنینگ یعنی فێربوون لە ڕۆژانەی ژیانی خۆت لە وڵاتەکەی تو چه هەیە ئەوانە ئیحتیمامی پێ بدرێنەوە ئەوەی کە شتێک لە ناو محازەرەکەی کە هەبی هیچ ئیسفادەی لێ نەکردرێت. چوارەمین بابەت چوارەمین مۆدیول لە ناو پێداگۆجی بریتە لە کۆمپیتنس بیسد ئیدوکیشن. دووبارە ئەگە سیرکەی نۆلێج سکیل کۆمپیتنسی کەواتە لە پێداگۆجی مامۆستا فێرە ئەوە دەکردرێت کە بە چ شێوازێک ببتە مامۆستای قوتابیەکانی بگەنە ئاستی کۆمپیتنسی. قوتابیەکانی ببنە کۆمپیتنت ستودنت یعنی بگەنە بەرزترین ئاست لە فێربوون کە لێرە لە کۆمپیتنس بیسد ئیدوکیشن ئەمن دەزانم گروپێکی زۆر باشمان هەیە لە کوردستان لە بۆ نمونە دکتۆر خەلیل کە لەگەڵیانە خاڵی ئەساسی کە ئیحتیمامی پێدەدەن بریتە لە کەریکولەم منهەج و هەروە تیچەر کۆمپیتنسی. لە بۆ نمونە پێویستە منهەج بە شێوازێک بیت کە تەڵەبەی زیرەک
زۆر ئیستفادەی لێ بکە و پێویستە منهەج ئەوەندە کورد بیت ئەو تەڵەبەیە زۆرترین سوودی لێ بکە لەوەی بگاتە مستەوەی کۆمپیتنسی ئەوەی هی وڵاتە چێ هی نایتمان ئەگە تەمەشاکەی لە هەر ساڵێکی تەنها دووسێ مادەکمان هەیە کۆرە ئەوە قەیدی کە هەمووی ئۆپشنەڵە قوتابیەکە بە کەیف خۆی هەڵی دەبژێری کامەی دەوێت کەواتە کەریکولەم دەبی خزمەت بە وڵاتەکەت بکە ینی خزمەت بە ئەو بابەتەی کە دەیخینی پێویستە کاتە کە قوتابی تەخەڕوج دەکا کە دەستە شوێنی کار لەوێن دەریستفادەی لێ بکە نەوەکو شتێک بی ئیستفادەی لێ نەکە کەواتە لە کۆمپیتنسی بیست ئیجوکیشن یەکەمین شت بریتێ لە کەریکولەم ئێستا ئەوە کەریکولەم یەک لە ئەو محازەرانەی کە ئەمە چوین بەشداریمان کرد لە وڵاتی فنلەندا ئەگەر ببینی لە هەر ساڵەکی زۆرترین وەرک پلێسمنتی تێدا یعنی دەچی تەڵەبە دەچی ئیش دەکا تەڵەبە لە ناو دەرسێ لەگە شەریکەکی ئیتفاقی کردیە و دەرسیش لە بۆی حسابە مامۆستا ڕۆڵی چییە لە ناو ئەو بابەتەی کۆمپیتنسی بیست ئیجوکیشن مامۆستا لە هەموو سیستەمە کە پێداگۆجی وەکو بڵێ ببتە بنەمایەک لە بۆی و دروستی بکەم چەند خاڵەکە تێدا بەڵام گرنگترین شت بریتێ لە دروستکردنی ترست دواتر ئیکویتی لە بینی قوتابیەکان تیمۆرک پێکەوە بتوان بە شێوێک کۆلابرێشن دروست ببی لە بینی هەر تەڵەبەک لە خۆی ئۆتۆنۆمی خۆی هەبی کەواتە هەموویان پێکەوە دەبێت هەدەفیان هەبی مامۆستایەکان دەبیت دائما لە بینی خۆیان شتێکی ئەوە هەبی کە ئەوانە بە چ شێوازێک بتوانن ئەو منهەجەی ئەو قسمەی بگەینە ئاستی کۆمپیتنسی ئەوەی کە لە کوردستان نابیندرێ بریتێ لە مۆدیولی پێنجەم کە ئەویش بریتێ لە ئینتەرپرینەرشیپ یان یونیڤرسیتی وەرک ئینڤایرۆنمنت مامۆستایان بڕوا بکەن ئێستاکە خەلەلی سەرەکی لە ناو خوێندن لە کوردستان بریتیە لەو بابەتە ئینتەرپرینەرشیپ بە بازاڕکردن نەبوونی بازار نەبوونی ئەوەی کە دەرس تەنها شتێکی مجەڕەدە ئەمە ساڵی 2000 لە بەشی بایۆلۆجی تەخەڕوجم کردیە ئێستاش منهەجەکە نەفسی منهەجە بەڵام لە دنیا ئەوە نەمایە لە دنیا بە چ شێوازێک یونیڤرسیتی وەرک ئینڤایرۆنمنت دروست دەکەی بە چ شێوازێک هەلی کار دەبێ ناو دەرس لۆ شەریکەکان ئەو هاتێنە گەیەندرن کە لە ناو پۆلەکان قوتابیەکان هەڵبژێرن مۆزەفەکانتان لە ناو پۆلەکان هەڵبژێرن کە ئەوە مجموعە مامۆستایەکی زۆر باش بتوانە ئەمن ئاگادارم لە خولی پێداگۆجی لە هەموو خولێک خەڵک دەینن لە پەرلەمان لە حکوومەت هەیە شەریکەی گەورەی هەیە کۆمپانیای هەیە دەینن باسی خوان لە بۆ تەڵەبەکان دەکەن بە چ شێوازێک ئەوە زۆر گرینگە ئینتەرپرینەرشیپ بڕواتە ناو منهەج هەموو دەرسێک پێویستە لە وەزارەتەوە کاتێک وەزارەت داوای ئەوە دەکە کە ساڵانە لە بۆیان بگەڕێندرێتەوە بزانن ئەو ساڵە کەریکولەم نازام کودا دەندرێت لەگەروی حەقوا باسی ئەوە بکردرا ئینتەرپرینەرشیپی تێدا یانە ئایا ئەو منهەجە ئیستفادە بە تەڵەبەی دەگەێنی لە بۆی هەڵی کار بەدەستبینی یاننا کتێبەکمان هەیە زۆر کتێبێکی باشە دواتر دەتوانن لۆ خۆتان هەر کەسێک بەدەستی بکەوی بە ناوی The Market Oriented University Transforming Higher Education بە چ شێوازێک لە زانکۆکان کە ڕوو لە مارکێت بکەن یعنی تەڵەبەکانت لەوە ئینتاج بکەن کە لە مارکێت ئیستفادەی لێ بکە و هەروەها کتێبەکی دیکەش هەر لە هەمان بابەت Authentic Learning in Higher Education یعنی ئەتو بە چ شێوازێک لە قوتابیەکانت بکەی سوود لە ڕۆژانەی خۆت ببینی ئەمن لە لیژنەی پێدانی نازناوی زانستی لە زانکۆی سەلاحەدین بوومە یعنی زۆر جاران ئەو ڕخنە بنمونە لە کۆلێژی زراعەتێ بنمونە گەنا لە هەمویان دێت باسی نەخۆشی ڕووبەکە کرد لە بۆ دەکە ئەسڵەن نە ڕووەکەکە لە کوردستان هەیە نە نەخۆشەکەش لە کوردستان کاکە ئەتوو ئەو هەموو مشکلەی زراعەت هەیە لۆ نایە لە وڵاتەکەی خۆت بیکە منهەج لۆ دەچی لە خۆشەی وەردەگری هەندە نەخۆشەکە نەڕووەکەکەشەیە کەواتە Authentic Learning بەشێکی ئەساسیە دوایین بابەت کە ئەمە لە پێداگۆجی ئیحتیمامی پێدەدێنن لە هەموو دنیایش بریتێ لە ریسەرچ ئەوەی کە لە کوردستان ئەمە لە پێداگۆجی زیاتر ئیحتیمامی پێدەدەین دێین باسی جۆرناڵەکان دەکەین لە ئەوەی مامۆستا لە ڕێگەی خۆیەوە کاتێککە دەستەناو مەحازەڕەی لە بیری نەکا کە بە قوتابیەکانی بڵێ کاکە ئەبدێت بوونی علم ئەبدێت بوونی ئەو منهەجەی کە ئەنگۆ هەتانە لە ڕێگەی ئەو ئەبحاثانەوەی ئەو جۆرەکانی مجلەکانیان پێدەرین دواتر دەین بە چ شێوازێک بەحث دەنووسەوە مامۆستا باسی ئەویان لە بۆ دەکەین بە چ شێوازێک سەبمشنی دەکا
ئەوە کە زۆر گرنگە لە لامان کە لە مامۆستای زانکۆی کوردستان نابیندرێ ئەوش بریتێ لەوەی مامۆستا نازانی بە چ شێوازە گرانت وەربگری کە ئەوە خاڵە چیز بەڕاستی یعنی لێرە لە دەرێ لە هەموو شوێنێک ئێستا گراند وەرگرتن بوویتە شتێکی ئاساسی یعنی پێویستە کاتێک کە تو دەبێ مامۆستایان کاتێک کە دەبێ ریسەرچەر کە لە لای ئێمە هەر یەک شتە پێویستە خاڵە ئاساسیەکەت ئەوە بی ئەتوو گرانت وەربگری ئەمن وەکو پێشنیارێک ئەو هاوینی ڕۆی داوام کرد لە زانکۆی سەلاحەدین گوتم کاکە بڕۆن مەجموعە مامۆستایەکی بینن لە دەرێ مەجموعە کەسێکی خەبیر بینن لەوانەیە کە گران دەنووسنەوە دەورەی بکەنەوە لە بۆ مامۆستای جامیعی ئێستا لێرە بە زۆری پارە لە ڕێی گرانتەوە پەیدا دەبینەوەکو ئەوەی کە حکوومەت پارە بدە و خاڵێکی دیکە کە ئەمە لە ریسێرچ وە لە بۆ هەموو شتێکە باسی دەکەین بریتێ لە تیمۆرک کۆلابۆریشن فەندینگ ئەو سێ پێویستە مامۆستای زانکۆ معدل لە بیری بی تیمۆرک پێویستە مامۆستایەکان بە تیم ئیش بکەن کۆلابۆریشنت هەبی لەگە دەرێ لەگە زانکۆیەکانی دیکە لە ناو کوردستان و بە چی شێوازێک گراند وەردەگری خاڵی دیکە کە ئەوە بەڕاستی بەدەست مامۆستای نییە ئەویش بریتێ لە ڤۆکیشنەل ئیدوکیشن کە ئەوە لە فلەندا احتیمامێکی زۆری پێدەدەن کە ئەویش بریتێ لە میهنی یعنی زانکۆیەکانی مە قالبەکی تەنها و زانکۆ پۆلیتەکنیکەکان نەبی قالبەکی نەزەریان وەرگرتیە بەڵام ئەوان دێن ساڵانە چەندین کۆنفرانسیان هەیە بە چ شێوازێک جاتر تەوەجهی خوێندن بەرەو ڤۆکیشنەل ببین ینی بەرەو میهنی ببین ئەمن ئەو کەسانەی کە لەگەر مەش بوون زۆربیان بینیان یعنی هەموو خوێندنیان بریتی بوو لە پرۆجێکت بیسد لێرنینگ یعنی پرۆجێکتیان هەبوو ئەو پرۆجێکتانەش تەنهاوە نەبوو لە ناو محازەڕەی بۆ نمونە ئەو ڕسمەی کە ئەنگۆ دەبینن ئەوە پرۆفیسۆرێک بوو لەگە سێ قوتابیە و سێ قوتابیە ئەوانەی کە دەشی بینن ئەوە پرۆجێکتەکانیان بوو کە عەرزیان کردێ لە بۆ مامۆستایەکەیان ئەو پرۆجێکتیان لەگەڵ کۆمپانیایەک بوو ئەوانەی کە دەیبینن ئەمە لەگەڵ چەند قوتابیەک ئەوان خەریکی دروستکردنی سابوون بوون لە بۆ شەریکەچی ئەوە لە ناو ئەو زانکۆی ئەوەی کە دەیبینن ئەوە بریتێ لە حەلاقی یعنی فێرە ئەویان دەکەن بە شێوازەك حەلاقی فێر ببن ئەویان ڕۆبۆت قوتابیەکان فێرە دروستکردنی ڕۆبۆتیان دەکەن وازحەکەواتە پێویستە زانکۆیەکە بگۆڕدرێ ئیتیزاهەکەی لە نەزەڕی بوون لە بۆ عەمەلی بوون حتا وەکو تەڵەبەکەش بکاتە مستەوایەکی کە پێی دەگوترێ کۆمپیتێنسی لەبەرەوەی ماوەکەی من هەر ئۆندەیە بە کورتی شتەکانم باس کرد ئەو سەرچاوانە زۆر ئیستفادەیان لێ دەکەن بە تایبەتی ئەو مامۆستا بەڕێزێک ئەو هەم کتابی لەسەر سەری خۆی دانایە What the Best College Teacher Do ئەوە کتابێکی زۆر باشە The Skillful Teacher The Courage to Teach ئەوانە کتابی زۆر چاکن دەتوانن ئیستفادەی لێ بکەن دووبارەی دەکەمەوە زانکۆ یعنی کتێبخانە مامۆستا و قوتابی زۆر سوپاس دەستەکانت خۆش کاک دکتۆر زۆر سوپاس وەک هەمیشە سیمینارەکانت پڕ زانیاری و شتی نوێن دووبارە زۆر سوپاس لە بۆ کاتێک کە بە ئێمەت بەخشی بەڕاستی ئەوانەی باست کرد هەمووی جێی دەستخۆشیە کە کراوە جێی داخە کە هەندێکی نەکراوە کە ڕەنگە هەندێکی بەر مامۆستایان بکەوێت هەندێکی بەر زروفەکە و ژینگەکە بکەوێت هەندێکی بەر سیستەمەکە بکەوێت سیستەمی پەروەردە خوێندنی باڵا کە بەڕاستی وەکو بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن سیاسەتێکی یەکگرتووی پەروەردە و خوێندنی باڵا ڕەنگە نەبێ هەر وەزارەت و وەزیرێک کە دێ ڕەنگە لە نوێوە دەست پێ دەکاتەوە یان دەیەوێت لە سفرەوە دەست پێ بکاتەوە شتەکان بکە بەڵام ئەو تروسکایی هیوایی کە هەیە گرنگە کە شتێک دەستی پێکراوە بەڵام ئەوەی گرنگە ئێمەش بکو مامۆستا وەکو پەروەردەکار هەرێکە بە ڕۆڵی خۆمان هەستین ئەگەر هیچ دەورەیەکیش نەبێ ئەوە ئەرکی خۆمانە خۆمان پێ بگەێنی ئەرکی خۆمانە ئەو کارێکە لە ئەستۆماندا بە باشترین شێوە بکەین بە ناکرێت چاوەڕێ بکەین دەستەوەستان بوەستین تا شتەکان هەمووی تەواو دەبێ ئامادە دەبێ ئەو کاتە دەست پێ بکەین یەک دوو کۆمنتێک بچکە دوای ئەوە دێنە سەر بەشداربووان سەبارەت بە entrepreneurship education کە شتێکی زۆر گرنگە دەمەوێت ئەوە بڵێم کە لە کۆلیژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی سەلاحەدین لە 2014ەوە لەگەڵ زانکۆی لایپزیکی ئەڵمانیا لەگەڵ زانکۆی فریدریک ئەلێکزاندەری ئەڵمانی بە هاوبەشی لەگەڵ هاوکارانمان لەوێن دەرێ توانیمان ئەو دوو بابەتە بێنین ناو پرۆگرامی خوێندن کە ئێستا نەکرد لە
تەنها بەشێک لە هەموو بەشەکان دەخوێندرێ وەکو بابەتێکی سەرەکی لەسەر ئاستی کۆلیژەکە دەگوترێتەوە. دوای ئەوەی مامۆستایان چوونە ئەڵمانیا چەندین جار تا ئێستا نزیکەی غەڵەت نەبم چکە پرۆگرامەکە کۆتایی پێهاتووە 7 مامۆستا زیاتر بەشداری کردووە بە چوون و هاتن ئەم ستافی ئەوێ هاتوون مامۆستایانیان ڕاهێناوە ئەم پرۆگرامی خوێندنەکەش لەلایەن ئەوانەوە با بڵێن پێشنیار کراوە و جێبەجێ کراوە لەو کاتەوە ئێستاوە خەریکن 1-2 تەڵەبە ماستریش لەسەر ئەو بابەتە دێنن کەوە جێی دەستخۆشیە بەڵام مەفروزە لە هەموو کۆلیژ و پسپۆریەکە بێ نەک تەنها لە پەروەردەی بنەڕەتی بەڵام مەبەستەکەەوە بوو لەبەرەوەی پەروەردەی بنەڕەت دەبنە مامۆستا ئەو سکیلە لەگەڵ خۆیان دەبن بۆ ناوەندەکانی خوێندنی تر بەڵام پێم وایە لە بەشە زانستیەکانیش پێویستت پێ لە بەشە ئەندازیاریەکان و بەشە کشتتوکاڵیەکان لە هەر هەمووی پێویستت بەوە هەیە. سەبارەت بە بۆڵۆنە پرۆسس بەڕاستی زۆر گرنگە وەکو ڕێی خۆم بەڵام ئامادەکاری زیاتری پێویستە وەکو خۆت گوتت کۆڵگەکانی فێربوون زۆرن مامۆستا قوتابی پرۆگرام لەگەڵ ئیدارە و سیستەمی خوێندن ئەوە نامووی ڕەنگە هەندێک کار لەسەر مامۆستا کراوە هەندێک کار لەسەر مامۆستا کراوە بۆ ڕابهێنرێ بەڵام زۆر کەم لەسەر تەڵەبە کراوە کە بەرچاوڕوونی بدرێتێ کە ئیشی چییە ڕۆڵی چییە ئەمە هەر باسی ڕۆڵی مامۆستا دەکەین بەڵام مامۆستا بە تەنها لە بۆڵۆنە پرۆسەسی چی پێ ناکرێت ئەگەر تەڵەبەکەش ڕاهێنانی پێ نەکرێت ئەگەر ژینگەی خوێندنەکەش فراهەم نەکرێت ئەگەر وەکو خۆت گوتێت سەرچاوی لە بەردەست نەبێ ئەگەر لە ڕووی تەکنەلۆجیاوە هەم ئاشنا نەکرێ هەم شتی بۆ فراهەم نەکرێ بەڕاستی بەڵام گرنگە لە هەندێک شوێن وەکو پایلۆت دەستی پێکرد لە هەندێک شوێن لە هەندێک زانکۆ دەزانم ئێستا 2-3 ساڵە جێبەجێ دەکرێت کە بەڕاستی جێی دەستخۆشیە هەرچەندە ئەویش پێداویستی خۆی هەیە دەڵێ مەسەلەن گروپەکانی قوتابی دەبێت چەند بن ژمارەکەی چەند یەکێک لەو کۆمنتانەی کە لە فەیسبوک لەگەڵمانن لەلایەن مامۆستا ئاگرینەوە هاتووە ئەگە غەڵەت نەبم مامۆستا ئاگرین هادی ئەگەر کۆمنتەکەی دەخوێنمەوە دوای مەجموعەیەک پرسیار وەردەگرن پرسیار دەکا کاک باس 2-3 پرسیار بەیەکەوە وەردەگری دوای دەتوانی هەر سێکیان جواب بدەیەوە دەڵێ ئایا سیستەمی بۆڵۆنە بۆ چەند قوتابیە بەش هەیە 155 قوتابی هەیە ئایا مامۆستا فریای چەند قوتابی بکەوێت بۆ سیمینار راپۆرت کویز پەیپەر ئەرکی ماڵەوە و لە ماوەی ئەو سمستەرە ئەوە سەرڕای ئەو هەموو پشوەی کە لە ناکاو لە بەرنامەشدا با بڵێن ڕەنگە پەچی خوێندن دەخا بەڕاستی ئەو یەک لە پرسیارەکان بوو بەڕێزان گوتمان دەتوانن پرسیارەکانتان لە کۆمنت بنووسن یان لە فەیسبوک لەگەڵمان بن یان دەستان بەرزکەنەوە ئێستا دوو کەس هەڵدەبژێرین کە دەستیان بەرز کردوتەوە مامۆستا شەماڵ لەمێژە دەستی بەرز کردوتەوە لەبەرەوە بەو دەست پێ دەکەم مامۆستا شەماڵ ئەحمەد بفەرموو کاک ئوستاز. زۆر سپاس بۆ بەڕێستان خۆشحاڵم کرد لە خزمەتان ئەم ڕاستەکەی بەشداربووان زۆرن منە سپاسی کات باسکەم بۆ ئەم زۆر سپاس ئاوەستەگیان خۆشحاڵم زۆر زیاتر بەشداربووان زۆر بە قسەکەم زۆر تڕەکەموانێت لە مودێکی کەمە هەوڵێن بینێمە ژەوەیەکە هەنی خاڵێکەکەمیان وستازێمە هەر جەنابەت ئەزانی دەکات ناقەشەکان پێشەژە ناقەشەکەین کە پرۆسی پێداگۆچی پرۆسەیەکی مێژوویە یعنی پرۆسێک نییە هەر بە ئاسانی بە بڕیارێک و بە ینی کاتی بەڕاستەکە کاتێکی زۆریە چونکە بەڕاستەکەی ئێمە لە کوردستانە تەعامل تەنها لەگەڵ مامۆستا و موسسەی خوێندنی باڵا و ئەنی ئەمانە ناکەین بەڵکو کۆمەڵێک فاکتەری تر هەیە کۆمەڵێک عناصری تر هەیە کە دەوری ئەم پرۆسیانە یەکێک لەوانە خوێندکار خۆیەتی مامۆستای بەڕێزانی student center learning بە شێوەیەکی وایە کە ئەنی زۆر بەخشترە وەک لە teaching learning بەڵام ینی خوێندکار قبوڵی نیە ینی من حەسەکەم کە بەشێکی زۆر لە مامۆستایان ڕوبەڕی ئەو کێشەیە بنەوەن کاتێکە ینی ئەم نموزە تازەیە بە خوێندکار ئەڵێن خوێندکار تەقبولی ناکات ینی سەیرە زۆر لام سێرەکە بۆچی خوێندکار ناگاتەوە ئاسیکە خۆی مامۆستای خۆی بێ ینی لەجاتێکەیەکە مامۆستاوی بۆچی خۆ مامۆستای خۆت نەبێت جا ئەم کێشانە من لێرە هەستەکەم کە لە طبیعەتی کوردستان وایە کە تەراکمی کێشە هەیە دەتێت کە تەراکمی حل هەبێت ئێمە کێشە بە کێشە چارەسەرەکەی مەسەلەن بۆ نەداوای سیمینار لە تەلەباکەین لەم لاوە مەجموعەیەک نووسینگە و مەجموعەیەک ئستنساخ و مەجموعەی خەڵکێتر هەیە کە راپۆرتی بۆکە وە کەسیش نییە دەستی بۆ بەرێ بۆ ئەو کێشە چارەسەریکە یا سنوورداریکە مەسەلەن لە شتێکی تایبەتی بەردەوانێت کەواتە هەنی ئەمە خۆ بۆ خۆی کێشەیە بەڕاستەکەی مامۆستای بەڕێز کاتە تۆیان و ئەمە چۆن چارەسەر ئەکرێن ئایا ئەمە ینی بە چ شێوازێک دەتوانێت ئەمە چارەسەرکەی یاخۆ بڵیکەی یا خوات لەوە بکەیت فعلا خۆی مامۆستای خۆی بێت خۆی هەڵبەکە
خۆی پێکات زۆر سپاس. دەستت خۆش بێت زۆر سپاس ساس مامۆستا بێوەی غەڵەت نەبن لە هەڵەبجەوە مامۆستا فەرموو. دکتۆر یان زۆر سپاس زۆر فەرموو سپاس بۆ کاگتۆر بۆ پێشکردنی سیۆینارە زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ڕێخستنی ڕوونکردنەوەیەکم هەیە لەگەڵ پرسیارێک سەرەتا بە پرسیارەکە دەست پێ یەکەم کاگتۆر باسی گرنگی ئۆتێنتیک ئەسێسمنتی کرد بەڕاستی هەمومان ئەوەندەی ئاگادار بین بەلاوانەوە گرنگە و نرخەکەی یعنی بەڕاستی بێسنوورە بەڵام ئەوەی کە گرنگە زۆر جار مامۆستا پەنا نابێت بۆ ئەوەی کەوا ڕوبریکەکانی کرایتریاکانی بۆ نمونە بکاتە ئۆتێنتیک حەزەکەم ئەو پرسیارە بکەم لە کاک دکتۆر ئایا تا چەند گرنگە لە پاڵ ئەدۆپتی با بڵێ ئۆتێنتیک ئەسێسمنتە ئێمە بتوانین ڕوبریک و کرایتریا و لیستی با بڵێ ئەو گرنگیانی کە هەیە بۆ بابەتێکی دیاریکراوە کە ئەمانەی ئەسێسی بکەین دروستی بکەین و بۆ لای تەلەبە ڕوون بێت بۆ ئەوەی بزانێت گرنگی بەچی بدات و گرنگی بەچی نەدات ئەمە پرسیارێک ڕوونکردنەوەکەش کاگتۆر زۆر جوان وەسفی زانکۆی کرد و وەسڵی ئێستای کوردستان کە بەڕاستی بۆتە مەرزەمەخانەوە ئەمە بۆتە کێشەیەکی گەورە بۆ هەمومان ئەوەی کە وای کردو زۆر جار کتێبخانە گرنگ نەبێت زۆر جار لە ئاستە باڵاکەوە ئەم کێشەیە دروست بووە ئەوەی کە من تێبینیم کردووە لەو فەرمانە وەزاری کە دانراوە بۆ ڕیزبەندی نیشتیمانی و خاڵەکان دیاریکراوە لە سەدا سێ دانراوە بۆ کتێبخانە و گرنگی کتێبخانە ئایا زەڕور نییە ئێمە چاوپشەنینەوە بۆ بابەتەیە و بۆ ساڵانی داهاتوو زانکۆکان ناچار بکەین کەوا هیچ نەبێت کتێبخانەکانیان دەوڵەمەند بکەن و خاڵی زیاتری لەسەر بێ و ئەم بابەتەش بێتە بابەتێکی جددی زۆر سپاس دەستان خۆش دەست خۆش مامۆستا بێوەی زۆر سپاس کاکتۆر باس ئەگەر ئەو سێ پرسیارە وەڵام دێوە ئەوەی لە فەیسبوک مامۆستا ئاگرین ئەوەی مامۆستا شەماڵ ئەوش مامۆستا بێوێ وڵی دکتۆر جان بەخۆی بە ئەم سەراحەت قسەی بکەین ئەم وەکو پێشکەشکارێکی سیمینار لێرە قسە دەکەم نەوەکو ئەو پرسیارانەی کە دەکردرێ هەمووی وەڵامەکەی ئەوەیە پێویست لە وەزارەتەوە ئەو بابەتانە حەل بکردرێ کە ئەوان بڕیارێکیاندا و مسڕ بن لەسەری دەکردرێ ئەوە وەڵامەکەی لەلای ئەوانە ئەوە وەڵامەکەیتی ئەگەر ئەوان ئەمە زۆر جار ئەوانەی لەگەڵمان بوو ئەو قسەمان کردێ گوتیتمان خۆزگە خولی پێداگۆجی پێش ئەوەی لە بۆ مامۆستای زانکۆ بکردرێ لە بۆ ستافی وەزارەت بکردرێ لە بۆ سەرۆکی زانکۆکان بکردرێ لە بۆ جێگرەکانی بکردرێ بەڕێوەبەری گشتیەکان بەسەر ئەوەی ئەوان تێبگەن بزانن چی پێویستە ئەو ڕوبریکەی کە مامۆستا بێوەی دەرێ پێویستە ئەوان دایبنێن ئەوەی کە مامۆستا شەماڵ دەیرێ ڕاستە تەڵەبە هیتمان پێ نادە بەڵام با وەزارەت بی کاتە مەرز بزانە مەجبورە تەڵەبە حەلی دەکەوە ڕاست دەستت خۆش بێت زۆر سپاس مامۆستا بتوێن وەبزانم لە وەزارەتی پەروەردە مامۆستایە دەڵێ ئەگەر با بڵێن پۆلێک ئاینەن پۆلی گەورە باز دەکە ئەوانەی کە کێشەی پۆلی گەورەیان هەیە باشترین ڕێگا چییە بۆی چارەسەری بۆ بدۆزرێتەوە یعنی بە شێوەیەک بکرێت بەڕاستی وەکو دکتۆر باز گوتی ڕەنگە نەتوانین هەر هەموو پرسیارەکان وەڵام دێنەوە بەڵام گرنگە ئەمە ئەو خەمانەی کە هەمانە لەگەڵ یەکتر بەشی بکەین باشکم ئەوانەی کە لێرن تەسەوڕ دەکەم هەندێکیان یان لە وەزارەتن لە شوێنەکانن یان دەستیان پێیان دەگا زۆر باشە مامۆستا فەیسەڵ غازی دەڵێ ئایا کتێبخانە و سەرچاوە ئەلکترۆنیەکان دەتوانن جێگەی کتێبخانە بگرنەوە ئەوە یەک لە پرسیارەکانە کە لە کۆمنت نووسراوە جەزا و مامۆستا بەهادین وەردەگرم ئەگەر یارمەتی یەکتر بدەن بۆ کات زۆر باشە بۆی زۆرترین کەس بەشدار بێت مامۆستا جەزا بفەرموو ئەلەو شەوتان باش شەو باش مامۆستا دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ وەڵا کاک دکتۆر شتێکی باشی جوڵان بەڵام بەداخەوە ئەو باسی زیاتر زانکۆی کرد ئێمە لە یەکی بنەڕەتیەوە هەتا 12 بنەڕەتی پێداگۆجی زەروری بکەیت بە تایبەتی مامۆسایانی زمان لە مامۆسایانی زمان بە تایبەتی زمانە بیانیەکان وەکو عەرەبی ئینگلیزی و کە ئێستا لە ناحکومیەکانیشە پرایڤت لانگویجی ژەخوێنن وەکو فەڕەنسی و ئیسپانی و ئەمانە بەڕاستی زۆر زۆر زەروری من یەکێک لەوانەی کە پێخۆشحاڵ بووم لە ساڵی سێمە پێداگۆجیکەڵ تەکنۆلۆژیم خوێن لەسەر دەستی مامۆسایەکی بەڕێز کە لە کەنەدا هاتووە بەداخەوە لەبارەوەی کە لا ئێمە کەشی حیزبی ئەوانە دەسەبێت زوو وازیە ناو گەڕایە بۆ کەنەدا من زۆر زۆر ئیسفادەم لێ کرد لەو وەکو سایتیشن و ئایپۆد و یوتیوب ئەمانە بەکارهێنانی تەکنۆلۆژیا زۆر زۆر کاریگەریە بابەتێکی تر کە بەڕێزیان جوڵانیان ڤۆکەشنەڵ ئێجوکەیشن لێرنینگ
بەڕاستی ئێمە لە پۆلینەوە وەکو ئەوروپا پێویستمان بەوە چکە قوتابیانی ئێمە ئیتر داماوانە حەسرە بن لە دەی ئامادەی یا بۆ وێژەی یا بۆ زانستی کاتێکە شنە دوانزەش ئیتر داماوانە نەونۆش بێنە هیچ شوێنێوەری ناگرێ ئیتر بۆ خۆی زێرەکەی بەتاڵەیەکی زۆر دروست ئەبێت و کێشەکانیش ڕۆژ بە ڕۆژ زیا ئەکە ئەمە حاڵەتێکی ترمانێ باسی کورکڵەمی کرد ڕاستەکە بەڕاستی کورکڵم لە ئێمە کێشە بەستەنا لە زانکۆکان نیشانە بەڕێستان ئاگادارن لە من زیاتر خیبرەتان هەیە 4 ساڵێک کە بەڕێزێک کابێ بەڕاگری کۆلێژێک ئەو ئیتر بە ستانداردی خۆی کۆمەڵێمان هەجەگەیەنێت کە برادێکی تر 4 ساڵیکەیە منهەجەکان واتە ئیمتیداد لەسەر منهەجەکانە نابێت بەڕێزێکێت بۆ نمونە لە ناحی زمانەوەیە لێتریچە هەڵەبژێرێ بەشەکانی لەتریچە ئەو برادەی تریە لە قۆناغی چوارە ماستالیستیک هەڵەبژێرێ کاتێکە زانی کە بەڕێزێک تەخەڕوجەکە شتەکانی هەبتی بەیەکەوە نیە و دەستان خۆش بێ و سپاس. زۆر سپاس مامۆستا بەهادی. ئەگەر پرسیارەکان ڕاستەوە خۆ بکەن ئەگەر پەیوەندی بە بابەتەکەی بێ زۆر باشە فەرموو مامۆستا بەهادی. سڵاوتان لێبێت زۆر سپاس بەڕاستی یەکێکە لەو سیمینارە باشانەی کە تا ئێستا من ئەگەر جۆن لێبوو بێت هەرچەندە خۆم دەوری پێداگۆجی تەواو کردووە خۆزگا لە وڵاتی ئێمە باو بۆ دەست پێ بکەین لە ژێر زەختا لە 9 مانگۆنیان کردەیە بە 6 مانگ کە من بەڕاستی من کە لە 6 مانگەکە خوێندم هەستم بە و پەلەپەلیە کرد کە مامۆستاکان پیانۆ دی. مامۆستا جان با قەتعەت کەم ئێستاش باجی ئەوە دەدەین کە ماوەکە کافی نییە لە بۆی ئەوەی کە پێویستە بگەێنرێن دەست ئەمە یەکێک لە خاڵەکان چونکە ینی بەڕاستی وەزارەت بە میزاجی نازانێ بۆ فەلسەفەیەوە چییە 9 مانگە بۆ 6 مانگە بۆ 10 مانگ نییە ینی ئەمە یەکێک بوو لەوانە ئەمە پێ دەڵێ من بۆیە سەرتا قسەکان بۆ دەست پێک بۆی ئاگام لەوە وەزعەکان هەیە ینی ئەوانەی کە پێداگۆجی تەواوەکەن لەوە چ کاک دکتۆری بزانێ کە ئەڕۆیتە ناوزەکەەکان و لە تۆ تێ ناگەن بۆچی ئەم قسانەکەی بۆچی بۆ نمونە ئەتەوێ وابی لەگەڵ تەلەبا بۆچی ئەتەوێ ئاوهام حازەرە بڵیت ینی بەڕاستی پێ بڵێم وەزارەت ئێمەی وەکو چی لێکردۆ کوای لێ کردو ئێمە مەلە نەزانیبمان خاتە ناو حەوزێکەوە ینی بەسیترین شتی پێ بڵێم کە هەر پێچەوانەی پێداگۆجی خۆی ئیشەکات یان لە تازەترین بڕیاریان ڕۆژتووە لە 4 تا کۆلێژی زانست کۆمەڵایەتەکان ممنەکات یعنی زانستە کۆمەڵایەتەکان هەر لە ئێستەوە تا بەدنیا تاسی ساڵێک ئێمە پێویستمان بە تەخەڕوجی زانست کۆمەڵایەتەکانی یعنی بازار لەم هەموو تەلەبەوەی چیەکەی ینی مەبەستم چییە مەبەستم بە گشتی بە شێوی گشتیە کاک دکتۆر ئەگەر بە شێوازی لە شێوازەکان لەوە زەیرۆ لێ هەر کەسێک و نزیکم کە ئەمانە بگەێنێت یعنی تۆ کۆمەڵێک پارە سەرفەکەی من یەک نقطەیکە ینی وەزارەت بە دووادار چوون ناکا بۆ مشتانم باسیترشت پێ بڵێم ینی لە زانکۆی هەڵەبجە دوو مامۆستا 3 مامۆستا ڕۆشتون بۆ پێداگۆجی تقریبان 2 ساڵ 3 ساڵ ڕۆشتووە ئەمما جین و یەکەم خولی کردوەوە هەتا ئێستا لەم زانکۆی نەپرسیوەوە ئەرە ئایا بۆچی تۆ نایکەیتەوە بۆ ئەم خولە ناکەیتەوە ینی ئەمانە کێشان کۆمەڵشتن ینی ئێمە بەزێک بەس من حەزم کرد هەر ئەو خاڵانە بڵێم ئەجینا خاڵشتی زۆر زۆر سپاس و زۆر سپاس بۆ گوێگرتنان و دەستت خۆش گرتم زۆر سپاس کاکتەر ئابازەکە تعلیقەکە تێ لەسەر ئەوانەی کردوتە ئەوەی ئەو مامۆستا بەڕێزەی کە گوتی على ئەساس لە ئیبتیداییەوە من باسم کرد گوتم یەکەمین بنەما کاتەکە ئەمە باسی دەکەین لە پێداگۆجی هەتاوەکو پێداگۆجیی دروست مامۆستا فێر ببی پێویستە کوالیفیکیشن فرێموەرکمان هەبیت کوالیفیکیشن فرێموەرک ناشنال کوالیفیکیشن پێویستە لە یەکی ئیبتیداییەوە باسم کرد چەند نمونەی ئێرلەندا و فنلەندا ئەوە ئەساسیە پێشتریش چەند جا مناقەشەمان کردێ گوتمە وەڵڵا ئەو ئیشە سەرکەوتوو نابین هەتاوەکو لە مامۆستای وەزارەتی پەروەردەش لەگەڵی ئینکلود نەکردرێت بەنسبەت ئەوەی کە دەڵێت بەڵێ وەختەکەی کەم بوو ئەمە بیدایەتی نۆمانگماندانا بوو بەڵام دواتر بەرحەڵ یعنی ئەو جوابانە زیاتر لە لای وەزارەتەیە نەک لە لای من دکتۆر جان هەر شتێک ئەوەی تو نییە یەکسەر وا بڵێ کێشەمان نییە دوو پرسیارش لە فەیسبوک هاتوون یەکەیان مامۆستا عەزیز سەعید دەڵێ زیاتر لە 20 ساڵ پێش ئێستا دەڵێ کۆمەڵی قوتابخانەی پیشەیی هەبوون بەڵام ئێستا زۆربیان داخراون و بێئەهەمیەت کراون هۆکار چیە ئێستا گرنجیان پێ نادرێ وە بزانام مامۆستا جەزاش یەک لەوانێ باس کرد کە وتی لە پۆلیس سێ بەدواوە مەبەستی قوتابخانە پیشەییەکانە مامۆستا زەکەریا دەڵێ بەبێ گۆڕانکاری لە سیستەم جێبەجێکردنی ئەم ڕێگایانە زۆر زەحمەت دەبێت
ڕاستە مامۆستا دڵشاد وەردەگرین دڵشاد جعفەر دوای ئەوە مامۆستا دارا مامۆستا دڵشاد فەرموو. ئەو کاتتان باش زۆر سپاس دکتۆر عەباس زۆر سپاس دکتۆر هیمداد بەڕاستی بە سوود بوو تەمان یەک پرسیارە یەکشیان یعنی کۆنسەرنە هەر لە خۆم بزانە لەوەی کە بیری لێ دەکەمەوە ئێمە هەمومان کە لە کۆلیژەکانی پەروەردە کە تەخەڕوج دەکەین یعنی من ئەوها بیر دەکەمەوە خۆ ئەو دەرسانەی لە توڕق تەدریس دەخیندرێن لە کۆرسی پێداگۆژی دەخیندرێ بۆ نایخەنە پرۆگرامێکی بیلت ئین لەگەر ئۆنگۆینگ لێرنینگی قوتابیەکەی قۆناغی زانکۆ بۆ لەگەڵ ئەو قۆناغە نایخوێنن یعنی ئەو دەورانە پێویستە ببتە شتێکی مەسەلەن ئینسێشن لێرنینگ یعنی وەچی شتەکە بە بەردەوامی لەگەر مامۆستایەکە بێ بە بەردەوامی لەگەڵ کادیرەکان و مامۆستایانی بەڕێزی زانکۆ بێیان ئەوەی لە سێکتەری پەروەردە ئیشەکەن یعنی وەکو سەپۆرتێک لەگەڵیان بی نەک وەکو ڕیکوایرمنتێک کە دەبی ئیلا تەواوی کە ئەو جەمافی ئەوەی هەبی دەرس بڵێتەوە مەبەستم سەیڤینگ تایمە ئەوە یەک دووەم شت لە سیستەمی ئەو بۆلۆنیا پرۆسس کە لە ساڵی 1999 بۆچی ئێستا دەگاتە ئێمە ئایا ئەوە ئەبدێتەکەیتی ئایا مەسەلەن بۆچی ئێستا ئێمە ئەو سیستەمە مەسەلەن لەگەڵ پرۆسەیە دەڕۆین پرسیارەکەی من دەستت خۆش بێ زۆر سپاس هەروە مامۆستا ئاڤان محسینیش نەفسی تقریبا پرسیارەکەی نزیکەلەوە سیستەمی بۆڵۆنا پرۆسس سیستەمێکی نوێ نییە بۆچی تا ئێستا زۆر لە قوتابخانەکانی کوردستان پەیڕەوی ناکەن جگە لە زانکۆش ئەوە شەر ڕبتی بۆ هەبوو مامۆستا داراش قسە بکە دکتۆر عەباس بەجای جەناب دەدەین مامۆستا دارا بەس داران نووسراوە لای من زۆر باشە ئەم کاتتان باش بەڵێ مامۆستا من لە شاری گەتۆبۆریۆ قساکەم لە وڵاتی سوید بە کادرۆستم هەیە لە بیرکاریە و ماستەرم هەیە لە دیداکتیکی بیرکاریە نەک پێداگۆگە نزیکەی 7 ساڵە لەگەڵ گروپێکا لە کوردستان لەم بارەی ئەو بابەتانی ئێوە هەمووی باس دەکەن وردەوەدە ئیشی تیاکەن بابەتەکانم کورد کردەوە بە 4 خاڵی زۆر کورت یەکەمیان ئێمە داوامان لە کوردستان کرد ئەوێ ئێوە منهەج دابنێن ئەوان لە کوردستان بە منهەج ئەڵێن کتێب بە کتێبی شەڵێن منهەج لە ئەوروپا کتێب باوی نەماوە منهەج هەیە مامۆستا لەسەر منهەجە ڕوا وتیان چاوەڕێکن تاکو دەستوری پەروەردە دانین ئێستا دەستوری پەروەردە گەشتۆتە پەرلەمان لیژنەی پەروەردەی پەرلەمان بەداخەوە زۆربەی لە بواری پەروەردە ئیش ناکەن مەسەلا برادەری تایە موزیع بۆ لە تەلەڤیزیۆنێکا ئێستا ئەندامی لیژنەی پەروەردەی دانانی یاسای پەروەردەی کوردستانە بەڵێ 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 چونکە لەبەرەوەی ئێمە ڕۆژانە ئاگادارین کۆنتاکتمان هەیە گروپەکەمان لەگەڵ یانە داوامان لێکردین ئەو لیژنەی پەروەردەی پەرلەمانە ئەبێ کەسانێ بێن ئەم نمونە بە ڕێزانەی کە لەم گروپە دانیشتون جوو ئەگرن ئەبێ ئەوانە بن بەڵامتیایەتی وەکو باسم کرد سێهەم خاڵیش باسی زانکۆ و باسی بنەڕەتی و باسی باخچە و باسی دایانگە کرا من باسێکی خۆمتان بنمونە بە یەک دەربۆ هێنمەوە من کە خۆم خوێندنم تاوا کرد دیداکتیک لە بیرکاری پۆلی 4 بۆ 12 داوام کرد کە پۆلی 1 بۆ 30 بنەڕەتی ژوەر بگرم وتیان ئەبێ 3 مانگیکە بخوێنیت ئەم خوێنەی تۆ تەنها بۆ پۆلی 4 بۆ 12 من لە کوردستان ئەمەم بۆ بەڕێوەبەریشی گشتی وەزارەت گێڕایەوە وتی کاکە گیانیەوە زۆر بێئیشن لە سویدە منیش زۆر سوپاسم کرد یەک خاڕیکەماوە کە وەتان باسکەم بۆچی خوێنی کوردستان ئاوا سەرگەردانە لەبەرەوەی خوێنی کوردستان لەسەر شێوەی خوێنی تەڵقینە تەڵقینیش یعنی مامۆستا قساکات هەموو جوو ئەگرن دوایی ئەبێ هەموو دەرسیش بەرزکەنەوە دوایش کە تەواو بوو نایبەخە قسە بکە ئەم خوێنی تەڵقینە کە بەشێکە لە خوێنی دیداکتیشی لە زانکۆکانیشا پەیڕەوە کرێ نەتیجەکەی چی دروست کردووە یەک نمونەت بۆ هێنمەوە سوپاسشانەکەم کاتێک هەیە لە سلێمانی لە کوردستانە چی وەلای دکتۆرێک دەرمانێکی بۆ نووسێ ئەڵێ بێ زەحمەت دکتۆر ئەم دەرمانە چەند میلیگرامە بیگۆڕم بەوە ئەڵێ تۆ بۆ نایەتە شوێنەکەی من دانیشتووی
ئەوە کە ئیش توێ ئەوە نەتیجی ئەو پەروەردەیەکە لە کوردستانە هەیە. زۆر سپاسدانەکەم دەستان خۆش بێت بە هیوای بەردەوامیش. زۆر سپاس مامۆستادارە کە لە سویدەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس. کاکتۆر عەباس ئەگەر جەنابەت والله ئێستاجان من وەکو گوتم یعنی زۆربەی ئەو پرسیارانێک کە دەکردرێت پێویستە خەڵکی وەزارەتی تێدا بێن ئەو کار بەدەستانێک کە لە وەزارەتە نەوان وەڵام بدەنەوە ئەمە 100% لەگەڵی بەڵام یەک خاڵ هەیە بە ئەوەندە نەڵێم یعنی وەزارەت وەکو مامۆستایەک لە خولی پێداگۆجی ئەوەندەی دەزانن یعنی ئەوانەی کە لە پێداگۆجی بەشدار بوونە هەرچی لە توانامدا هەبی لەگەڵ ستافی وەزارەتیش پێیانم گەیاندیە. زۆر جار تووشی کێشەی زۆر گەورەش بوومە بە تایبەتی لە هەڵسەنگاندنی گۆڤارە لۆکەڵیەکان کە ئێستا بە بێمنەتانەش دەڵێم یەک لە خەلە لە گەورەکانی کوردستان ئەو گۆڤارە لۆکەڵیانەنە ناتوانین ئەمە پێش بکەوین. ساڵێک لە ژیانی خۆم بەشێک لە پشتمدانە لەسەر ئەوەی کە هەڵسەنگاندنیان لە بۆ بکەم لە کۆتاییدا بەڵێ هەڵسەنگاندن بە 385 وەرەقە هەڵسەنگاندنەکەمان تەواو کرد یعنی مەبەستم کتێبک پێمان گەیاندن کاکە خەلەل لێرە فەرموچای بکەنەوە بەڵام هەر ئەوەندەت پێ دەکردرێ زیاترت پێ ناکردرێت. یەک شتی دیکەش مامۆستادارە هەندێک هەر لێرە لە چاتی ناو زوم هەندێک شتم لە بۆ ناردی ئەگەر بێزەحمەت وەڵامم بدەیەوە. سپاس. زۆر باشە دەستت خۆشبی. زۆر سپاس. مامۆستا شەیما شتێکی نووسیە دەڵێ هەز دەکەم دژیەکەیە پەیوەندی نێوان ئەو پێداگۆجی باسی دەکەی لەگەڵ ستافی ئیمتحانی لەقەب چییە؟ چکاتو 6 مانگ دەخینی بەو تەریقە نوێیە بەڵام کە داوات لێ دەکرێت دەرسێکی نموزەجی تەقدیم بکەیت لە بۆ ستافێک دەبی بە جێرەی ئەهوا ئەو میزاجی ئەوان تەقدیمی بکەی بەڕاستی. ئەو کێشەیە هەیە. ئێستا وەزارەت بڕیارێکی دایە نابی هیچ ئیمتحانی لەقەب لژنەکە بەڵێ دەبی بەلایەنی کەمی 2 ئەندامیان مامۆستای پێداگۆجی بن. زۆر باشە. مامۆستا گۆران نووری فەرموو مامۆستا گۆران. سڵاو باشن شەوتان باش. سڵاوت لێوی دکتۆر ژیان دکتۆر عەباسیش سپاس لە بۆ ئەکادیمیای مێگامایند. دکتۆر عەباس بەس ببوورە پرسیارێکم هەبوو زۆر لە کاتان ناگرم نامەوێ ئەم بەخۆم یەکێکم لە مامۆستایەکانی دەرچووی پێداگۆجی و دکتۆر عەباس بە شانازیەوە مامۆستام بوو لە ریسێرچ دیڤلۆپمنت لەوانەیە دکتۆر عەباس یعنی من بناسێتن. دکتۆر گیان ببوورە باسمان کرد لە لێرنینگ تووڵەکان پێویستە ئاوتکەم لێرنینگ ئاوتکەممان هەبیتن بەڵام ئەمە مشکلێکمان هەیە ئێستا من بۆ خۆم وەکو مامۆستایەکی دەرچووی پێداگۆجی ئەویش ئەسێسمنت تووڵە یعنی بەڕاستی قوتابیەکانمان جامیعەمان بە ئەسێسمنت تووڵ ڕانە هاتون بۆ ئەسێسمنت تووڵانەی کە ئەمە فێربووی لە پێداگۆجی ئێستا وا تاقی دەکەینەوە لەسەر قوتابیەکانمان زۆری ئەسێسمنت تووڵەکان شارەزاییان نییە و جامیعە ڕێگەمان پێ ناداتن ئەو ئەسێسمنت تووڵانە تەطبیق بکەین لە ناو کلاسەکانمان. بەس ببوورە ئەگەر بتوانی هەندێک لە ئەسێسمنت تووڵەکان ئەوەی کە تەطبیق دەکرێت من وێستا بۆ خۆم لە زانکۆی تیشکم ئەگەر زۆر لە کاتی بەڕێستا نەگرم. دەستت خۆش بێت. زۆر سپاس. زۆر سپاس. مامۆستا حەیدەر مامۆستا حەیدەر فەرموو. ڕێزم هەیە. سڵاو ڕێزم هەیە دکتۆر گیان دکتۆر هیمداد. سڵاو ڕێزم هەیە دکتۆر عەباس لە هەم لە یەکتان هەیە ئەوانەی بەشدار بۆکان باڵێن ئەوانەی گیان لێیە. زۆر سپاسان دەکەم دکتۆر حەیدەر ساڵم لە کۆلێژ بەرودەی بنەڕەتی بەڕاستی بابەتەکە زۆر جێ خۆیتی لە جێ خۆیتی یعنی ئێستا من ئەوەندە پرسیارم لەبۆ دروست بچن کۆنتە کێشەمان هەیە وەکو مامۆستامە یعنی بۆ من ئەساسم پێداگۆجی ئەوانەیە ئەوەندە کێشەمان هەیە لە ئەسێسمنت و لەوانە و لە فێربوون و لەوانە پرسیارم زۆر لە دروست پرسیارەکە ئەگەرم لێ تێکەڵ بوو بەڕاستی بەڵام پرسیارم یەک پرسیاری بکە ئەوانی تر دوای باشە دوو پرسیار یەکەچیان لەسەر ئەسێسمنت یەکەچیان لەسەر ئەوەی دکتۆر باسی کرد ئەمەوەندە پرۆفیسۆر و پرۆفیسۆر دەرمان هەیە نەیانتوانێت گۆڕان کارێکی بکەن ینی بۆ نمونە لەسەر ئەسێسمنت بەڕای من ینی ئەمن بەخۆم ینی سیمینارم هەیە لە ئەسێسمنت لێکۆڵ نوێژم لە سەکرد ئەسێسمنت کردیە بەڕاستی ئەمە کێشەمان هەیە لە ئەسێسمنت چونکە ئەسێسمنت یعنی بۆ نمونە پراکتیکەل نۆلێج تیۆریتیکەل نۆلێج دەکاتە پراکتیکەل نۆلێج ئەوە بەڕای من گەورەترین کێشە ینی خاڵی لاوازی ئەسێسمنتی ئێمەش ئەوەیە کە باوێن سیقە بە مامۆستا ناکرێت ئەو مامۆستایە سیقەی پێ ناکرێت کە دەرەزەی دە لە ئەسێسمنت چونکە ئیمتیحانی و دیارنی ئەوانە ئەوە خاڵەیە کەواڵی وەزارەت و ئیدارە سیقە بە مامۆستای خۆی ناکە بەڕای من
کەسێک کردە مامۆستا چاودێری لە سەدانێ چاودێری مامۆستایانی ینی عدالەت و ئەشتانە چاودێری عدالەتی لە سەدانێ بەڵام مامۆستایەکە بە ئازاد بی بە ئەسیسمنت بکە بە ینی بتانی قیاسش لە بۆ تەڵێک بەبێ ئیمتیحان ئەوە لایەکەن لایەکەیتی وەرە ئەو قسانەوەش گوتی هەر لێناو خۆمان دەیانکەینەوە پەیوەندی بۆ وەزارەت ئەشتانەوەیە بەڵام وەکو زانیاری و گشتی لایەکەی خاڵەکەی ترم ئەوەیە کە ئەمە ئەو هەموو بڕوانامە ئەوانەمان هەیە بەڕاست کێشەکەی مەبڕای من لێرەشدا ئەوەیە ئەمە بە تیمێر ئیش ناکەین یعنی ئێستا باسی خولی پێداگۆجی کرا لە ئەم بەخۆم خودی پێداگۆژیم کرد پێشترێ کە ماستەر مەگرتو ئەوانە بەڵام ئەم قوتابیەک بۆم چووم لێوە دانیشتی بووم مەلای تێدا بوو قانونی تێدا بوو نازانم هەموو اختصاسەکان لە ژوورێکی بووین کەسێک دەها دەرسی پێدەگوتین یعنی هەموو تێکەڵ و پێکەڵ بوو کاکە ئەمن اختصاسم زمانە وانەوتنەوەی زمان زۆر جیاوازە لەگەڵ شەریعە زۆر جیاوازە لەگەڵ یاستا یعنی ئەوە خاڵێکی لاواز بوو لە پێداگۆژی هیوادارم ئەگەر دەست خۆشبی زۆر سپاس تیمێر کش دکتۆر ژیان یعنی بۆ ئێستا اختصاسمان زمانە کە دەمانێت شێشکە چارەسەرکەین پێم باش ئەمە هەمومان ئەوانەی اختصاسمان زمانی ئینگلیزیە یەک بگرین ئەجەبە تیم ئیش بکەین ئەوانەی قانونە ئەوانەی شەریعە ئەوانە هەرێک ئەجە پرۆفسۆرەکان پرۆفسۆریای دەرەکان لە نێوان خۆیاندا بە تیم ئیش بنەگە کێشەکە بوو لەو کاتی حکومەتی جێ دەگری یعنی وەزارەتیش جێ دەگری وەزارەت بە تاکە کەس بەڕاستی بەشی جەڕی تۆزی ناکە لە ڕێ زۆر سپاسان دەکەم زۆر سپاس دکتۆر حەیدەر کاکتەر عەباس چت هەیە جەنابەت یان بچینە پرسیارەکانی تر ئەوەی کە ئەگەر تعلیقێک تێ تەواو دکتۆر هەر وەکو وەڵامەکانی دیکە دەستت خۆشبی زۆر سپاس مامۆستا عەبدولهادی مایکەکەت گۆ فەرمامۆستا السلام عليكم. عليكم السلام. دەستخۆشتان لێ دەکەم دەستخۆشی لە بەڕێست و لە دکتۆر عەباسی بەڕێزیش دەکەم خۆشحاڵ بووم کاک تۆ دووبارە دیتمەوە. دکتۆر جان نازانم بەنسبەت ئەقسامی عیلمی ڕای جەنابەت لەسەر ئەو سیستەمی بۆلۆنیا نازانم ئەمن تقریبا 3 ساڵە ئەو دەرسی دەڵێم لە قسمی عیلمی بۆن قسمی پەرستاری یعنی هەستەکەم کوالیتی خوێندنەکان زۆر گۆڕا زۆر بێمستەوا بووینە تەڵەبەکەم بەڕاستی بۆن یعنی تەڵەبە هاتیتە ئیمتیحانی دێتە ئیمتیحانی تەماشاکە پێدەی هەتا ینی خەبەرم لەوە هاتوو خۆیان باسییان کردێت بینی خۆیان تەڵەبە دەرێ هیچم نەخیندە یەک حرفیشم نەخیندیا چاوی لە چیە چاوی لە راپۆرت سیمینار چاوی لە ئەکتیڤیتیەکان تێ بە گشتی یعنی وەکو ئەسسمنت ئەوانە یعنی کوالیتیەکان زۆر دابەزیە من هەستەکەم یعنی بۆلۆنیا پرۆسس وەکو ئەوەی نییە کە باسی ئەکرێ وەکو ئەوەی کە جەنابەت باس کرد لەو دۆلە ئەوروپیانە نازم حەلی چییە لەو بابەتانە بە تایبەت ئەقسامی علمی یعنی تەڵەبەم هەبوو راپۆرتی کردیا هەفت لە دەم لۆدانیا ڕوبەڕواتێ گوتی دکتۆر ئەمن طبیبەک لە بۆم نووسە لەو هەفت لە بۆ دانایمە یعنی کوالیتیەکە بەو نوعیلیاتیە و دەستان خۆش بووی زۆر سپاسانەکەم خۆش مامۆستا عەبدولهادی زۆر سپاس دکتۆر تابان فەرموو دکتۆر تابان ئەم کاتتان باشتر زۆر سپاس دەستان خۆش بێ بەڕاستی من زۆربەی سیمینارەکانی میگامان بەشدارم و دەستخۆشی تایبەتم هەیە بە تایبەتی ئەم بابەتەیان بەڵام ینی پرسیارەکانم ڕەنگە تۆزە دووبارە بێ بەڵام بە شێوازێکی جائیکەم بە بیر و بۆچوونی خۆمەوە چەند ساڵی پێش ئێستا گلەیەکرا کە گوایە سیستمی نوێی شۆفێری دانراوە بەڵام لەسەر جادە شۆفێری کۆن و نوێژ بەیەکەوە پلێن شۆفێری ئەەکەن لە ئێستاشا پێداگۆجیەکە دانراوە ئەی ئەو مامۆستایانی کە بە سیستمە کۆنەکە ئەڕۆن و ناتوان بێنەوە ئەمەوە هیچ دەورەیەکیشان وەرنەگرتووە و لەقەبی علمیان وەرگرتووە و پێویستیان بە دۆری پێداگۆژی نییە ئێستا من خۆم لەقەبی علمی وەرگرتووە و پێویستم بە دۆری پێداگۆژی نەبوو بەڵام هەر کەوتیان ئەم دەورەیە خێرا هاتم خۆم هەوڵ ئێم کە فێر ببووم نەکزان کۆ پێم بڵێ مەجبوری تۆ بچی بزانی پێداگۆژی چییە کەواتە ئەمە خەلەلێکی گەورەیە کە پێویستە نەک تەنها بۆ ئەوانی کە تازە لەقەب وەرەگرن پێویستە گشتگیر بکرێ جا بڵێن دکتۆر کە باسی کرد زۆربەی شتەکانی بە شێوازی گلەیی بوو لە حکومەت بەڵام بە شێوازی گلەیی بوو لە مامۆستاکان و لە حکومەت مامۆستا لەلایەکەوە ناحەقی نییە کە ناشتوانێت زۆر لەگەڵ ئەم سیستمە تازانە بڕە چونکە دەسێتە هەر شتێک
قورسە بۆی ئەنی بەسیترین شت لە لیژنەی ئیمتیحانیە تۆ وەرەقەت نییە بە ئارزوی خۆت بتوانی کارەکانی پێجەبەجێکەی سەرۆکی بەشەکەت یەت پێێتە لێڵێ ئاگات لە وەرەقە بێ ئاگات لە قەڵەم بێ لەبەروی کە میزانی زانکۆ بۆ جۆرە نیە بۆ سەر بکرێ ئەوە تۆ باسی بەعاش با هەر نەکەین کە وەزارەتی خوێندنی باڵا خراوەتە ئاخیرەوە ئەوەنە ینی هیچ لە ئاخر لیستەکە هەیە بەڵام ئەو پرسیاری کە من ئەمەوێت لە دکتۆر عباسی بکەم ئەمە ئەو پرسیاری کە لە دکتۆر عباسی یەکەم کێ بوو ئێوەی نار بۆ دەوری پێداگۆجیەکە ناتوانن ئێستا بڕۆنە بەڕووی بڵێن بەڕێزم ئێمەتان نار ساڵێکتان لە تەمەنی ئێمە برد ئەو هەموو ئەرک و ماندووبوونەمان کردووە ئێستا بۆ بەدەنگ داواکاریەکانمانە ناوێن کە سیستمی پێداگۆجی و کە بۆڵۆنیا پرۆسس بە جوانی بڕێوە بڕوە من ئەوەیە ئەو کەسی کە نردنی ئەبێ ڕوبەڕووی ببنەوە زۆر سپاسدانەکەم زۆر سپاس دکتۆر تاوان زۆر سپاس کاکتۆر عباس ئەگەر لەسەر ئەوەی من دەمەوێت پێشنیارێک بکەم دوو مامۆستا دکتۆر عەبدولهادی و مامۆستا گۆران باسی ئەسێسمنت توڵیان کرد وەکو پێشنیارێک لە بۆ مێگامایند بەڕاستی مەوزوعی ئەسێسمنت توڵ شتێکی زۆر گرنگە بەڵێ ئەنگۆ بتوانن شتێک بکەن بابەتێک بە کاملی هەر لەسەر ئەسێسمنت بیت چکە ئەوەیە یەکلاکەرەوەی ئەو گلەیانە بەنسبەتی ئەوەی دکتۆرە تابان دەڵێ ئەمن بەگلەی نەمگوتیە من دەڵێم واقعی حاڵەکە و هەیە ئەو قسەکەشی زۆر ڕاستە کە پێویستە ئەو کەسانەی وەشم گوتم ئەوانەی کە پێشتر نازناوی زانستیانە بۆ پێویستە ئەوانیش بەشدار بن لەو خولانە لەبەر ئەوەی هەتا ئەوانش بزانن یەک لەو هۆکارانەی ئەم با بەسەراحەت بڵێم بۆ هۆکاران جێبەجێ نەکردنی ئەوەیە بڵێ جێبەجێ نەکردنەکەی ئەوەیە کە مامۆستایەکی زۆر بەو سیستەمە ناڕوە بەدە مامۆستا لە ناو سەد مامۆستا ناتوانانی ئەتوو بەڕاستی ئیشەکان تەطبیق بکەیت بەتایبەتیش کە سەرکردە پەروەردەیەکان لەگەڵت نەبن و لەگەڵ بالضبط لە لایەکەی دیکە بن ڕاستە لەبەرەوەشە کاک یەحیا بزانم گوتی هۆکار چییە بووینە دوو بەرە مامۆستایانی زانکۆ بەرەچیان لایەنگری پێداگۆجیە بەرەچیان دژە ئێستا بەرە لایەنگری پێداگۆجیەکە ژمارەیان کەمە تا ئێستا بەداخەوە زۆربەی سەرکردە پەروەردەیەکانیش لە بەرە دژەکەن دکتۆر خاڵی دووەم بەڕاستی مامۆستا کە سیستەمی پێداگۆجی پێویستە معدل خۆی ئەپدێت بکاتەوە ئەوە هەندێک لەوانەیە هەندێک پێیان خۆش نەبی ینی معدل دانیشێت و بزانێت چ دەگوزارێ و ئاخرە بە حاد بخینەوە ڕاست دەست خۆشبی مامۆستا عێرفان ڕەفعەت دوای دەستخۆشی دەڵێ پەروەردە زۆر پێویستی بەو سیستەمەیە ڕەنگە ئەو بورگانەی کە قابلی جێبەجێکردن پێشنیازیەوە دەکا ئەگەر بۆ وەزیر پرۆژەیەک بنێرین لەو بوارە ئاگداری بکەینەوە بە دڵنیایەوە کاری خۆمان کردی و بەردەوامیش دەبین لەسەر خەتین لەگەڵیان بەڵام وەزارەتی پەروەردە وەزارەتێکی گەورەیە ئەویش کاری زۆری لە پێشە بەڵام بە دڵنیاییەوە لە یاسای وەزارەتی پەروەردە کە تا ڕادەیەک ئاگادارین هەندێک شت جێگەی کراوەتەوە کە قابلی قبولکردنە و ئێستا وەکو مامۆستا داراش گوتی لە پەرلەمانە هەرچەندە لیژنەکە ئەگەر وەکو پێویستش کەسانی سپۆری تێدا نەبێ بەڵام تا حدێک ڕاوێژ دەکەن من بە سوپاسەوە دەڵێم بە خۆشحاڵیشەوە هەندێک ڕاوێژمان پێکرا پێشەوەی بگاتە پەرلەمان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە هەندێک با بڵێن تێبینی و سەرنجی خۆماندا و هەندێکشی جێگەی کراوەتەوە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت لە با بڵێن پەرلەمانەوە دەربچێت کاک ئیبراهیم فەرموو دکتۆر دەست خۆش سپاس دەکەم وەڵاهی بابەتەکە گەلک بەسووداوە بەڵام دکتۆر عەباس بەدەستخۆشیەوە زۆر بەسەریەی بەسەرتەوەرەکاندا ڕۆیی ئەمن یەک لە پێشنیارەکانم ئەوەیە ئەگەر بکرێ لە بۆ هەر تەوەرەك لەوانە سیمینار لە بۆ هەر مۆدیڵێک ڕەنگە پێویستی بە سیمینارێکی تایبەت بێت ڕاستە جگەلەوە یەک دوو کۆمنتی تر هەبوو کە بە پەلەپەلە بەڵام گوتمان ئەوە تۆمار دەکرێت دوای ئەوە دەتوانێت زۆر بە هێواشتر بۆ خۆت لێکی بدەیەوە دوای سلایدەکانیش شێر دەکەین لەگەڵتان چکە بەڕاستی پێمان وایە مامۆستاش دەبێ خۆشی ماندوو بکە ئەگەر بابەتێک تەواو گرنگی پێنەدرا بچێتە قوڵایی بچێ بگەڕێ بەدوایدا فەرموو مامۆستا ئیبراهیم ببوورە دەستەکان خۆشبی دکتۆر هیندات وەڵاهی طبعا یەک لە شەهرە گەورەکان لە هەرێمی کوردستان ئەوەیە کە هیچ تەنسیقێک لە بینی وەزارەتی تعلیم عالی وەزارەتی پەروەردەدا نییە تەڵەبە بە مستەوایەکی زۆر لاوازەوە دێتە جامعە کوردی ئەزانی قسە بکە بەس نازانی بنووسی سزای عەرەبی سزای ئینگلیزی ڕایتینگ سکیلی هەر نییە مەسەلەن دکتۆر عەباس باز دەکا کە توێژینەوە مەکتەبە سیمینار هەموو ئەوانە کۆڵەگەی مەسەلەن بەڕێوەبردننی ئەو سیستمە تەڵەبە
کە لە تربیە ڕادێتە زانکۆی هیچ سکیڵەکی نییە. طبعا من ئێستا مامۆستامە لە کولی قانون وەکو مامۆستا دارا گوتی منهجمان نییە کتێبەکمان لە بۆ دیاری کرا کتێبەکە عەرەبیە تەڵەبەکانم کوردی طبعا کوردیان قسەکردنیان باشە بەس نووسینیشیان باش نییە عەرەبی نازانن ئینگلیزی نازانن فارسی نازانن هیچ زمانێک نازانن کتێبەکەیان دەدەیە نازانن بیخوینەوە لۆیان تەرجەمە دەکەی هەر ناکرێت یعنی من سەرچاوەش نییە سەرچاوە بە زمانی کوردی نییە وەرە من ینی ئەوە یەک لە چێشەهەرە گەورەکان ینی کە ڕوبەڕوو دەبێەوە لەگەڵ تەڵەبەکی کە مستەوای لە ڕووی زمانەوە لە ڕووی ڕایتین سکیلەوە لە ڕووی ئەوەی کە طبعا بخۆی دەبێت ڕایتین سکیل لە پەروەردەیەوە ڕابێتە زانایی ئەمە ئەلفوبێی ڕایتین سکیلی لە مەرحەلەیەک و دوو دەستی پێ بکەین ئەوە یەک لە چێشەهەرە گەورەکانە گەورەی کلاسەکان یەک لە چێشە گەورەکانە من ئێستا لە مامۆستای مەرحەلەیەکم 64 تەڵەبەم هەیە دوو گروپە بەڵام لە بۆ یەک مامۆستا نەزەری عەمەلی هەموو شتانە طبعا ئێستا سیستمی لە مامۆستام لە کولی قانون مەرحەلەیەک کرایەوە سیستمی سەنەوی تەنها یەک مامۆستا 64 تەڵەبە ئیدارە دەکا ئەگەر بێت و هەموو ئەو ئەسسمنت توڵانە بەکاربینین مەسەلەن دایریان پێ بکەین سیمیناریان پێ بکەین وەرکشۆپیان پێ بکەین هەموو ئەوانە مامۆستایەک ناتوانانی ئیداری بکە کاتێکی زۆر مەحدودەوە تەڵەبە زۆرە و ئەکید ئەرکی مامۆستاش زیاترە ئەوانە بەڕاستی یەک لە چێشە گەورەکان ینی تا ئێستا هەز دەکەم ینی وەزارەتیش خۆی وەکو موەسسە ینی بەڕاستی زۆر لەگەڵ پرۆسەکەدا نییە گەرموگوڕ نییە بەداخ دەستت خۆشبی زۆر سپاس مامۆستای زۆر سپاس نازانم دکتۆر تعلیقت هەیە یان بەردەوامی هەندێکی دەردەدڵە لە هەمومانە و کێشانەمان هەیە بەڕاستی ینی ئەگرار بوونی ئەو سیبینارە نیشانەی ئەوەیە کە ڕاست مامۆستای برایم باسی لە بابڵێن نەبوونی تەنسیق کرد تەواوە وەکو پێویست نییە ڕەنگە هەوڵ هەبێ بەڵام وەکو پێویست نییە ڕاستە ئەو مادە خامەی کە دێتە بەردەستی مامۆستایانی زانکۆ وەکو پێویست نییە مستەوای بەڵام داخەکە ئەوەیە زانکۆش بەڕێیان دەکا بەکەوە کەم و کورتیەوە دەیداتەوە وەزارەتی پەروەردە و دەیداتەوە کۆمەڵگە و دەیداتەوە دامەزراوەکانی تر هەر بەو ناتەواویش یعنی ئەمە بەس گلەیەکە لەوە نەکەین کە بە خراپی یان بە ناکامەڵی دێتە بەردەستمان بەڵام ئێمەش بە ناکامەڵی بەڕێیان دەکەین و داگەێنینەوە بەڵام ئەوە هەروەکو ڕێیەک بوو مامۆستا بیتوێن پرسیارەکەمان کردی ئەگەر پرسیاری ترت هەیە فەرموو بەس بە کورتی بێ هەر دەتوانین ئەو سێ چار کەسە وەربگرین کە دەستیان بەرز کردێتەوە دکتۆرجان سڵاوتان لێبێ دەستان خۆش بێ هێشتان ساڵ بێ ئەزێتان کێشا بۆ سیمینار بەڕاستی خاڵێک هەیە لێرە ئێمەمانێ گۆڕانکاری بکەین بەڵام پێم وایە بەشێک لە مامۆستایان خۆیان وایان کردووە خوێنکارەکانیان خوێنکاری مەلزەمە بن من پێیان دەڵێم عەبدی مەلزەمە هەندێک جار ئەنی چونکە مامۆستامان هەبووە خوێنکارێک کتێبێکی وەکو ماکبێسی بە تەواوەتی خوێندوتەوە کورتەیەکی لەسەر نووسیوە مامۆستاکە پێوتووەمە وەکو مەلزەمە نییە زەربێکی بۆ داوە بەسەریە ئەنی ئەمە چی وای لێ کرد ئەمە ئایا هیچ شتێک لە وەزارەتەوە دیاری کراوە کە ئیلا ئەبێ هەم خوێنکارە وەکو مەلزەمە وەڵام داتەوە ئەی ئەم وەڵامی کە پێی داوی ئەبێ ئەم وەڵامە چی بێم کورتە وەڵامە خاڵێکی تر لەسەر هەڵسەنگاردن دکتۆرجان ئەو هەڵسەنگاردنەی کە هەیە بەڕاستی دەستی هەمومانی گرتووە بە تایبەتی لە وەزارەتی پەروەردەیە من خوێنکارەمە بۆ لە سی نمرەکەی ترە چواری هێناوە لە سی نمرەی هەڵبژاردنەکەش 26 هێناوە کەواتام خوێنکارە دەرەچێەوە چێتە قۆناغێکی تر ئەمەیان دەستی ئێمەی بەستووە کەم خوێنکارە بێمستەوایە ڕاستە بەڵام لە خۆیەوە هەڵبژاردنێکە سیستەمێکی ێستا لە وەزارەتی پەروەردەیە بەڕاستی منیش پێ دەڵێم خوێنکاری خراپ و ئازنەزم دروستەکە ئەینێرێتە جامیعەکان و زانکۆکان خوێنکارمانەیە نەوەتونەیەنەوە بەڵام توانای نیە دوو کەلیمە نە بە ئینگلیزی نە بە عەرەبی قسە بکە بەڕاستی ئەمە کارە ساتە ئەم نەوەتونەوەی بەس بە لەبەرکردن و بەڵبژاردنێنەوە ئەگەر سیستەمێکی تر بێ ڕەنگە خوێنکارە توانای 75 نەبێت دەست خۆش بێ دەستتان خۆش بێ لەشتان زۆر سپاس مامۆستا ئیبراهیم مامۆستا شەماڵ کۆمنتێکی نووسیوە دەڵێ ئەو کتێبانەی یاسان لە کتێبخانەیەکە لە سلێمانی ئەگەر بە ڕیکلامیش بێ ئەمە دەیکەین چێشەبانی کتێبخانەی یادگار لە سلێمانی کۆمەڵە کتێبی یاسایی زۆری وەرجێراوە بۆ سەر زمانی کوردی کە لەلایەن کەسانی یاساییەوە ئەنجام دراون کە ڕەنگە بتوانین سوودی لێ وەرگری بۆ دکتۆر جان یەک قەوسی بچووکم دێ طبعا من دەواازە یاسا دەڵێمەوە لە کولی قانون دوو کتێبی تەرجەمە کراو بڵێن لە عەرەبی کراوتە کوردی بەڵام ئەوەندە غەڵەتی تێدایە پیا شەرمەکە تەماشای تا وەکو پێشنیارێک بوو بۆ بەرچاوڕوونی دەکرێت سوودی لێ وەرگری مامۆستا نازانین فەرموو
بەڵێ دەستخۆشیم بۆ دکتۆر عەباس و ستافی مێگامایند دەمەوێت بۆ بەشداری بکەم کە لە سەرەتای سیمینارەکە دکتۆر عەباس ئاماژەی بۆ کرد کە ئەوە دەیانەوێت لە ڕێگەی کردنەوەی خولی پێداگۆجی بۆ ڕاگرەکان یاخود ئەو مامۆستایانی کە پێشتر پێداگۆجیان نەبینیوە کە تەنها بە یەک مانگ بێ ڕاستە لە کۆمنتیش نووسی بفەرمو بۆ خۆت بڵێ چۆن دەتوانن گرنگی ئەو خولا کە 6 مانگ ئێمە بە 6 مانگ نەماتوانی حەقی ئەو خولا بدەین بۆیان سەرمێنە لە ماوەی هەفتەیەک یاخود لە مانگێکدا لە کاتێکدا کە ئەوان بڕوان ئەسڵەن بە خولی پێداگۆجی نیە زۆربیان مەبەستم زۆربیانە و ئەو کاتیانەش کە زانکۆ ئامادەی کردوون ئەوان تەجمیت دەکرێن لەلایەن ڕاگرەکان زۆربیان یاخود ئەوان ڕئیس قسمەکانەوە ناهێڵن بخرێنە سەرکار ئێوە کادیری نوێ ئامادە دەکەن زانکۆ کادیری نوێ ئامادە دەکات بۆ پەڕی لێهاتوویۆ بە شێوازی نوێ بەڵام کاتێککە ئێمە لە قەبی علمی دێنین پێداگۆجی تەوا دەکەن دەچین تەسلیمی قسمی دەکەین بۆ پەڕی ئومێدەوە بۆ پەڕی قابلیەتەوە کە دەچینە بەردەمیان ئەوان لە قیمەی ئومێد و هیواوە دەمانینە قیمەی هیوایی و سفر دەمانینەوە خاڵی سفر کادیری نوێ بۆ ئامادە دەکرێت کاتێکە ناخرێنە کار دەستت خۆش بێ زۆر سپاس دوو کەسی تر وەردەگرین مامۆستا ڕۆژگار و مامۆستا ڕێبوار و کۆتایی پێدەین دکتۆر عەباس مامۆستا ڕۆژگار کاوە فەرموو بەڵێ ئەم شەوتان باش شەو باش وەڵا دکتۆر منێک پرسیارم هەیە ئایا کۆریکولە مهمە یاخود پیداگۆجی بۆ نمونەگەر کۆریکولە هەبێ کۆریکولە لەسەر ئاستی وەزارەت و ئەوانەدا دەڕژێەوە تاگاتە بەشەکان ئەگەر بۆ نەگەیشتە بەشەکان تاوان کۆریکولە لەسەر ئەساسی 4 ئلیمنتی سەرەکی دامەزرێ ئینتێنت و کۆنتێنت و میسۆد و ئیڤالیویشن ئەگەرەوەی بۆ مامۆستاکە دیاری کردە و کاتە تاوان هەموو کارامەی و ئەو بابەتانەی کە گرنگە و لە پیداگۆژیە باسکراوە بێ هەمووی لە کۆنتێنتا جێ بکرێتەوە ئەگەرەوە دیاری کرا عادەتەن ئەو کاتە تەسەوڕەکەم هەر بۆ خۆی پیداگۆجی ئەو دەورەی نەمێنێەوە پیداگۆجی عادەتەن لەسەر ئاستی تاکە مامۆسایە مامۆساکە خۆی ئەتوانێ بڕیار لەوە باکە چۆن دەرزەڵێتەوە و چۆن واکە لە خوێندکارەکانی کارامەی وەرگرن و سکێڵەکان و نۆلێجەکان وەربگرن ئایا تۆ پێت وایە کامیان مهمە و کامیان زۆر گرنگە ئەگەر دەستت خۆش مامۆستا زۆر سپاس مامۆستا ڕێبواریش وەربگری وەک کۆتا کەس کە دەستی بەرز کردوتەوە مامۆستا ڕێبوار فەرموو دکتۆر جان سڵاتان لێبی سڵاو ڕێز و سڵاوم بۆ جەماعەت و بۆ هەموو میوانە بەڕێزەکان و بۆ برای بەڕێزم دکتۆر عەباس بەڕاستی شتەکان خۆی دەڵێ دەردە دڵیەوە یعنی شت گەلێک زۆرە خەفەت گەلێک زۆرە لەو منهەجەی کە هەیە لەو جامیعەی کە هەیە لەو تۆڵەی کە هەیە لەو مختبەرەی کە هەیە بەڵام ئەمنیەک پرسیارم هەیە ئەوەی کە دکتۆر عەباس لە با بڵێن لە سیمینارەکەی لە بیدایەتڕ ئاماژەی پێکرد ئایا زانکۆی ئێمە تاقیگەکانی ئێمە هۆڵەکانی ئێمە ئەو شتانیان لێ جێبەجێ دەکرێت کە لە ئەوروپای ئەتوانین جێبەجێکەین بەڕێی من نەخێت ئەمن دکتۆرەگە بەس مەجالم دەیت خوا عەفوم کە یعنی منهەجێک هەیە لە جامیعە چیلۆ جامیعەکی جیاوازە لە قسمە چیلۆ قسمش کە جیاوازە لە کۆلیژە چیلۆ کۆلیژش کە جیاوازە مامۆستایەک ئەوڕۆ قوتابیەکم هەیە لە دوی قانونە بەڵام نایڵێم حکمیان ئەهلیە ئەوڕۆ ئیمتحانی کردووە دەرسێکی ئینگلیزیان هەیە ئەم بە حکمیەوەی کە هەندێک ئینگلیزیەکەم باشە لەگەڵ ئەو برازایان بوویمە وشەکی بۆ هێنایتەوە دیتێرماین و دیتەکت خۆت با بڵێن بە بەراورد لەگەڵ ئێمە زانای ئینگلیزی باشە دیتێرماین و دیتەکت کامەیان ڕاستە لە بۆشایەکەیدانی یعنی بەڕاستی هەڵبژاردننی دەرس و مامۆستا و ئەو شوێنەی کە ئێمە ئیشی تێدا دەکەین زەحمەتە بتوانێت مامۆستا بە کەیف دڵی خۆی بتوانێت ئەو تۆڵانێکە دکتۆر عەباس باسی کرد جێبەجێکە دەستت خۆش مامۆستا ڕێبوار زۆر سپاس دکتۆر عەباس ئەگەر بە کورتی قسەی کۆتاییت بکەیت لەسەر هەموو ئەوانەی کە خرانە ڕۆ ئەوەی کە پەیوەندی بە جەنابەت هەیە دەست خۆش دکتۆر گیان بەخۆی هەر بابەتێک مادەم مامۆستای زانکۆ بین ئیدی قابلی مناقەشەیە ئەوە بوو کە وەکو پێویستێک کە بزاندرێت ئایا مامۆستا ئێستا لە دنیای پێداویستەکانی چێ لە بۆی کە ببتە مامۆستا بە تایبەتی لە مامۆستای زانکۆ و ئەم زۆر زۆر تەئیدی قسەکانی مامۆستادارە دەکەم من دەکشتیشی نووسی بوو بەڕاستی ڕاستەکانی جوانن فکرەکانی زۆر جوانن خۆزگە ڕۆژێک بتوانین پێکەوە یان مامۆستادارە دووبارە
داوات بکردرێن دەک ئەو فکرانەی کە هەیە بگەیندرێ بەڵێ مامۆستای زانکۆ مامۆستایە مامۆستا لە هەر جەیەک مامۆستای زانکۆبی پێویستە خۆی ئەبدێت بکاتەوە پێویستە کتێبی بەردەستبی پێویستە ئەو ریسۆرسانەی کە هەیە ئیدی ئەلکترۆنی بی یان پێپەربی لە بەردەستی بی بەڵام هیچ بە هیچ شێوەیەک عوزر نییە مامۆستا خۆی ئەبدێت نکاتەوە لەبەر هەر هۆکارێک بی دنیا بە پێش دەکەوی ئەو پرسیارە زۆر پرسیارێکی جوانە لە ساڵی 99ەوە پێداگۆجی ئەرە خێرە ئێستا هینایەتیان بڕوا بکە ئەمە ئەو مناقەشانە بکەین هەتا ساڵی 2049 هەر مناقەشە دەکەین تاوا نابی ئەوان لە جاتی بۆلۆنیا 5 شتی دیکەشیان هینایە ئەو کاتی دەڵێن لە ئەوانمان نەزانی هیوادارم ئیستفادەی لێ بکەین تەنها ئەمن مەبەستەکەم ئەوە بوو پێداگۆجی ئەو بابەتانەیە مامۆستا ئاگادار بیتی ئەوکەی دیکە دەمینێتەوە تەمەنا دەکەین وەزارەت یعنی بێتە سەرخەدەوە بنسبەتی ئەوەی ئەمە پێشنیارمان کردیە کە ئەو کەسانەی پێشتر لەقەبیان وەرگتە بخوێنن ئەگەر نەبوویتە ئەوە فەرمان پێشنیارمان کردی ئەوها بکردێت هیوادارم سوودتان دیتبی دکتۆر جەم دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس بە ڕێزانداوای لەبوون دەکەین کە ناتوانین هیچی تر کۆمنت و با بڵێن پرسیار و سەرنجەکان بخەینە ڕوو هەندێک لە چات نووسراوە بە خۆشحاڵیەوە مامۆستا دارا هەندێک شتی جوانی نووسیەوە مامۆستا شەماڵ هەندێک شتی باشی وروژاندیە هەوڵ دەدەن ئەو گروپەی کە دامان نایە لە ڕێی ڤایبەر و لە ڕێی وەتسەپەوە بەردەوام بێ بۆەوەی سوود زیاتر بێکتر بگەێنن مەوە بە ناوی ئەکادمیای مێگامایند پلس دووبارە زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر عەباس بورهان قادر ساڵەیی دەکەین کە ئێستا قوتابی پۆست دکتۆرایە لە زانکۆی کارۆلینسکا لە وڵاتی سوید هەروەها ستافی بەردەوام و هەمیشەیی زانکۆی سەلاحەدینی هەولێرە لایەکی بەڕێز و هاوکارێکی بەردەوامی ئێمەشە بەردەوام سوود لە توانە و لە لێهاتوویەکانی دەبینین و کەسێکی دڵکراوە و سنگکراوانە و بەردەوامە لە بەخشەکانی زۆر سپاس بۆ مامۆستایانی بەڕێز کە ئەوە نزیکەی کاتژمێرێک و نیوە زیاتر لەگەڵمانن ئەوە پەرۆشی ئێوەی بەڕێز دەردەخا بۆ پرۆسەی پەروەردە بۆ خۆ پێگەیاندن بۆ بەرزکردنەوەی توانەکانی خۆتان لەو بوارانەی کە کاری تێدا دەکەن ئەو قسانێکە کردیشمان ئەو دەردە دڵیانە هەمومان هەمانە هەندێکی هاوڕاین لەگەڵی هەندێکی ڕەنگە بۆچنی جیاوازمان هەبێ بەڵام گرنگە ئەو ئاڵوگۆڕی بیر و بۆچوون و ئەو ڕاستپاردە و پێشنیارانە لە شوێنێک جێگەی خۆی دەرگرێت لە لای ئێمەوە هەرێکە لە لای خۆمانەوە دەست پێ بکەین دڵنیان شتێکی زۆر باش دەبێت بەڵام گۆڕانکاری کاتی پێویستە ڕەنجی پێویستە بەرنامەی پێویستە ڕەنجەکە لەسەر ئێمەیە گۆڕانکاریەکەش بەڕێوەیە ئینشاڵڵا لە بواری پەروەردە و سێکتەر خۆ ئەو کەسانەی ئێستا سەرکردەی پەروەردەین ئەو کەسانەی بڕیار بەدەستی پەروەردەی و خوێندنی باڵان هەر لە شوێنی خۆیان نابن ئەو کەسانە دێنە پێشێکە خولی باشتر و ئەو کەسانەی کە لێهاتووی باشتریان هەیە هیوادارن لە نزیکترین کاتدا بەڵام گرنگە ئێمە لە وێبینار و چاڵەچەکانمان بەردەوام بین گرنگە لەو بەخشش لەو زانیاری و لێهاتی و کارامەیانەی کە بە ماندبوونی خۆشمان بێهێناومانە بەڵام کەسانی تر تێدا سوودمەند بن دەرگای مێگامایند پلس کراوەیە بۆ هەر کەسێک کە پێشنیارێک دەکا پێشنیارە هەر مۆدیڵێک کەسێک داوت بکەین بۆ ئەوەی بەتابەتی ئەوانەی ئەو بابەتانە دەڵێنەوە لە خولەکانی پێداگۆجی بۆ ئەوەی بەلایکەم کاتژمێری کوونی بۆ تەرخان بکرێن هەرچەندە کەمیشە بەڵام زۆر گرنگە ئەمە دەکرێت با بڵێن خولی یان وەرکشۆپی وەکو فۆکس گروپ بۆ ئەو کەسانەی کە وەکو دەڵە سەرکردەی پەروەردەین دەتوانین بە گروپی بچوک کۆیان بکەینەوە ئاڵگۆری بێڕوڕاکان بکەین هەروە ئەو پێشنیازەی کە دکتۆر عەباسیش بە هەند وەردەگرین کە مامۆستا دارا ئەگەر لەگەڵمان بێ دەکرێت لە نزیکەوە پەیوەندی بکەین تاکو بزانین ئەگەر بابەتێکی تایبەت هەبێ بتوانین بیخاتە ڕوو سپاسی دەکەین ئێوەی بەڕێزش دەتوانن هەم پێشنیازی بابەت بکەن هەم پێشنیازی قسەکەر و ئەوانەی کە دەتانێت داوەتیان بکەین بۆ قسە بکەنیان بابەتێکی دیاریکراوە بتوانین کەسی شایستەی بۆ بدۆزینەوە لەگەڵمان بن دووبارە سپاس کە لەگەڵمان بوون سپاس بۆ ستافی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بە تایبەتی مامۆستا شەماڵ مامۆستا فرمێس کە پشتیوان و هاوکاران ترمان کە لە پشت لاپتۆپ و با بڵێن فۆرم و پۆستەر و کاروبارەکانی ترن هیوادارین بابەتێکی بەسوود بوو بێ من بۆ خۆم سوودم زۆر وەرگرت دڵنیام کەسانی تریش ئەوانی نانتوانی و ئێستاش لەگەڵمان بن دەکرێت دواتر تۆمارەکە تەمەشا بکەنەوە سوپاس کە خۆشحاڵیشن کە لە جێی جیاجیاوە لە زانکۆکانی
سەلاحەدین، زانکۆی سلێمانی، زانکۆی سۆران، زانکۆی دهۆک، زانکۆی هەڵەبجە، تیشک، زانکۆی پۆلیتەکنیک هەولێر، زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی، تەنانەت لە زانکۆی بەغدا لە کۆلیژی پەروەردەی ئیبن ڕوشد بەشی زمانی کوردی لەگەڵمان بوون، زانکۆی هەولێری پزیشکی، زانکۆی کۆیە، سنتەری کوردستان بۆ دراساتی استراتیژی لە سلێمانی. دڵنیام لە شوێنی تریش بەس ئەوەندە پێڕاگەیشتن ئاماژەی پێ بکەین. زانکۆی گەرمیانیش ئەوە کاکیوا دەڵێت لەگەڵمان بوون کە ئەوە بەڕاستی زانکۆی وەکو گوتمان وەکو سەکۆیەکە بۆ ئەوەی سپۆرانی زانکۆکان بەیەکەوە تێیدا گەنگەشە و تاوتوی ئەو بابەتانە بکەن کە خەمی هەمومانە. دووبارە زۆر سپاس کاک دکتۆر عەباس، زۆر سپاس کە لەو شووی کۆتایی هەفتەی خۆتدا بە ئێمە، دەزانم شەمەیە بەڵام زۆر بەسوود بوو. زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزش. من کۆتایی پێدێنین کاک دکتۆر عەباس ئەگەر شتێک هەیە بۆ کۆتایی. زۆر خۆشحاڵم دکتۆر جانە، هەر شتێک بە من بکردرێ وەکو بە خۆت گوتت ئەمن ئامادەمە ئینشاڵڵا سیمیناری باشتریش دەبینین هەر وەکو ئەوەی کە یعنی وا باوە مێگامایند هەموو شتەکانی بەسوودە. زۆر زۆر سپاس لە بۆ هەموو لایەکتان. زۆر زۆر سپاس، کاتێک خۆش بۆ هەموو لایەک بە ڕوخسەتتان کۆتایی پێدێن.